بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە قەزای چەمچەماڵین لە پایتەختی شەیدان هەروە پایتەختی غاز و وزەی هەرێمی کوردستان لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵتانداین بۆ قسەکردن لەسەر دۆخی هاوڵاتیان وەزیان لێکەوتوانی سنووری قەزای چەمچەماڵ دوایەوەی کە لە 5 ڕۆژی ڕابردووە لافایەک سنوورەکەی گرتەوە و خەڵکێکی زۆر زیانیان بەرکەوتووە باز لەبارە دۆخی دانیشتوانیان دەکەین هەروە قسە لەسەرەوە دەکەین بۆچی تاکو ئێستا حکوومەت هێرێن بڕیارێکی یەکلاکەرەوەی نەداوە لەبارەی قەرەبووکردنەوە و حکوومەتی عێراق دەتوانێت چیان بۆ بکە و پێویستە چەمچەماڵ چی بۆ بکرێت ئەرکی هاوڵاتیان و دەستگا خێرخوازیەکانی چییە بەرامبەر بە دانیشتوانی ناوچەکە کە لە ڕابردوودا قوربانی زۆریاندا و هەلێرەشەوە بە غازی ئەم ناوچەی هەموو ماڵەکانی کوردستان ڕووناک دەکرێتەوە کۆمەڵێک میوانی تایبەتمەندمان هەیە سەرسەر چۆنێتی قەرەبووکردنەوە هەروە چۆنێتی ئاوردانەوە لە چەمچەماڵەوە کارەکانی و پێویستە کێش زابدرری لە سەرم پرسانە قسە دەکەین کۆمەڵێک میوانی تایبەتمەندمان هەیە لەگەڵمان بن لەم کاتژمێر و کاتژمێری داهاتووش لە خزمەتتان دەدەبین سەرتا لە مامۆستا جەزا و دەست پێ دەکەین بەرپرسی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری سوپاسیان مەدەبوونی هەموو لایەکتان دەکەین مامۆستاگە سەرتا باسێکی دۆخی هاوڵاتیانمان بۆ بکەی دوای ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لافایەک ناوچەکەی گرتەوە ئێستا دۆخەکە چۆنە ودوخي زيان لك أوتواني فرما. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها نصيبا آمين. هم لاك بخير بين يا أخوة. سواز بخواي فردقار كديار دواء ومصيبتي كروي كردا ناوشة كمان خواي جورا براستي رحم لطفي لقال كردين بنرخيشي هرزان لي درچون الحمد لله وكو هم لا يقعدان الروجي سيشما روداوكا اتوانم بلام لبيني كاجمير دوانزا بو دوانزا ونيبو زوريك ما لنيو جابوين حتى او خواي پرگار بشهيدي قبول كا وبرابر زمان كا ديوار كرما ديواري مزقود كرما لنيوش قرايوا طبعا لو مسافيني وساعات يكا روداوكا رويدا لافاوكا روي كردا شاري چەمچەماڵ وهم ناحي شۆڕژ وهم تەکێ لەم سنوورە لافاوێکی بەهێز ڕووی کردە ناوچەکە سواز بۆ خوای پەروەردگار یعنی لە چاو گەورەی حەدەسەکە و ڕووداوەکەیە الحەمدولله زیانی گیانیمان کەم بوو سواز بۆ خوا چەندە خوای پەروەردگار بە شەهیدیان قبوڵ بکا دوو کەسمان شەهید بوون لە ڕووداوێکی نەخوازراویشە ئەمڕۆ نەفەرێکی ترمان دیسانەوە کە بەڕاستی هەموو لایەکی نیگەران کردین خۆی پەروەردگار لیان خۆش بێ بە شەهیدیان قبوڵ بکە یا ڕەب العالەمین ڕاستە زەرری مادیمان زۆر بووە کارە ساتەکە ئێمە هەر ئێوارە لەگەڵ برایان کۆبوونەوەمان کرد وتمان پێویستە کەمپینێک ڕابگەێنین چونکە ئەوەی کە خۆی پەروەردگار پاراستوویەتی و لی نەقەوماوە خێرا بە فریای ئەوانەی تر بکەوین وردە وردە ینی بەرچاومان ڕوونترە بوو کە ئەمانزانی ئەوە فڵان کەس و ئەوە فڵان کەس و ماڵی فڵان کەس و ئیتر وای لێ هات یعنی شپرزیەک ڕووی کردە شارەکە وردە وردە زانیمان کە بەڕاستی ڕووداوەکە زۆر زۆر گەورەیە هەندێک ماڵ هیچی بۆ دەرنەچووە ماڵات زۆر خەڵک لە ماڵات خەساری کردووە مانگا ماڕ بزن پەلەوەر هەندێک مارکێت و دوکان یعنی بەڕاستی خەساری زۆر زۆریان کردووە ئەوەی کاڵای زۆری تیا بۆ فەرش کارەبایی پاشان سیارەیەکی زۆر خەسارێ بووە پاشان ماڵان لەگەڵەوەشە بەڕاستی هەندێ ماڵ کە لە خوار ئەتوانم بڵێم پلەی هەژاری شەوەن خی پەروەردگار بەسەری کردنەوە ئەوانی ژەر بە هەمان شێوە کە ئێمە چوین لەگەڵ برایان و لەگەڵ ستافەکانە ئاو تاک و سەقف هاتبوو من بۆ خۆم بە چاوی خۆم بینی ماڵی وا هەبووە ڕێک دایپۆشی بوو ماڵی هەو بلۆکێکی بەدەرەوە بوو هەشە دیارە کەمتر بە پێی بەرزی و نزمی خانۆکە یاخود موقعە جوگرافیەکەی بە شێوەیەکی گشتی ئینسان هەتا نەچێتە شوێنی ڕووداوەکە لەوەیە لە دوورەوە نەتوانێ وەکو حەدیثەکە فەرمێ لەیسە الخەبەر کەلموعاینە بەڕاستی قەت هەواڵ وەکو بینین نییە بەڵێ ئێستا دۆخەکە ئاسایی بۆ تۆ مامۆستا تا ڕادێ وەڵاهی ئەوانەی کە زیاد زیانیان پێگەیوە بەڕاستی تا ئێستا جێگە و ڕێگایان وەکو پێویست نییە ناوەڵا هەتا ئێستا شوێنی وشکیان نییە لە نیشتەجێ بە هەندێکیان چونەتە ماڵی کە سوکاریان ماڵی خزم و دۆست و برادەر
بەڵام ئەوەی کە جێ دڵخۆشیە من هەر لەگەڵ یەکەم ساتی ڕووداوەکەیە چوومە ناو بازار هەندێک براو دۆستم بینی بزەخەنە لەسەر لێوەکانیان بوو زۆر دڵم پێی خۆش بووتم کاک فڵان کەسێکی لەوانە کوڕێکی برام بوو وتم چۆنە ینی هیچ خەسارت نەکردوتی بەرەوەڵا باعسی سوار دەفتەرە خەسارەم کردووە بەستی مامە ساڵی جەژنەیە الحەمدولیلا یعنی وتی ئەبینم دەورم قەڵەباڵغا هاوکاری خەڵ هاوکاری بۆیە بەڕاستی وەکو خوای گەورە فەرمێ وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم زۆر شت هەیە و پێتان ناخۆشە بەڕاستی خێر و بەرەکەتی ئەم ڕووداوە بە چاوەکانی سەرێمای بینین یعنی یەک برایەتی و تەبای و خۆشەویستی و محبەتێکی دروست کردو لە نێومانە یعنی من هەر لە خۆمەوە خەڵکی شارەکانی کوردستانم خۆشەوێ ئێستا یعنی خەڵکی ئیمڕۆ خەڵکی سەی سایق هاتووە بەهانای ئێمەوە یعنی لە نێو خۆمانە تەبایی دروست کردووە لە نێو خۆمانە یەک ریزی دروست کردووە لە نێو لایەنە سیاسەکانە یەک ریزی دروست کردووە لە نێو چین و توێژە جیاوازەکانە تەبایی دروست کردووە خۆشەویستی دروست کردووە ئەمە بەڕاستی لە نێو ڕێکخراوە خێرخوازەکانە چونکە ئیشە بووینە ڕێبواری یەکڕێ یعنی سا دەرکەوت کە هەر ڕێکخراوێک کە خزمەت ئەکا تۆ بێ جێی تەقدیرە سوپاسی کەی چونکە بە تەنیا بە کەسێک ناکرێم ئیشە دەرکەوت بە حکومەتیش ناکرێم یعنی ئەم خزمەتکردنە حکومەت خۆی لێی قەومە قایم قامێت کە وحدەی ئیداری ئەم شارێ خۆی ژێراو کەوت بۆیە دەرکەوت کە ئێمە بە یەکەوە جوانین ئێمە بە یەکەوە بەڕاستی هێزمان هەیە قووەتمان هەیە زۆر شتی پێوتین ئەم ڕووداوە پێیوتین ئەگەر ئەمە لە شەوا بواە هەمووتان خلاسە بوون پێیوتین ڕەحمی خوا زۆر لەوە زیاترە پێیوتین بەڕاستی ئەوەی ماڵی هەیە ئەوەی قووەتی هەیە ئەوەی هێزی هەیە لە بەرامبەر دەسڵاتی خوای پەروەردگارە هیچ نییە سفرە یعنی بەڕاستی ئەم بارانە ئەم لافاوە ئەم زریانە پێیوتین کە حکومەت کەم تەرخەمە پێیوتین خەڵکێک با خۆی ڕانەدا بەسەرەوەی ترا پێیوتین بەڕاستی ئێوە ئەبێ یەکتان خۆش بێ ئەبێ ڕێز لە یەک بگرن ئەبێ خوا بناسن ئەبێ ڕووبکەنە خوای پەروەردگار و ئەبێ بەڕاستی جارێکی تر بە خۆتان نابچنەوە ئەبێ براکانی خۆتان خۆش بێ ئەمڕۆ لە غەزەوە کۆمەکی هاتوو بۆ ئێرە پێیوتین کە ئەمڕۆ لە منە بەیانی لە تۆی مامۆستا حەکیم ڕۆژانێک بوو لە غەزە بوو ڕۆژانێک بوو لە سووریا بوو مەرجتی خۆ هەر زریان بێ مەرج نییە هەر لافاو بێ خەڵکێک بوو ڕۆژێکە چووە خەڵکە چووە سەر شاخەکان خەڵکە چووە سەر بورجە بەرزەکان بەڵام ئەوێ بوو بە خەتەرترین شوێنی نیشتەجێبوون ئەیان و درۆنەکان لەوێدا بۆیە مەرج نییە شوێنە بەرزەکان بتپارێزێ ئەوەی کە ئەتپارێزیێ خوای پەروەردگارە سپاس دەکەم دێمەوە خزمەت مامۆستا چین لای مامۆستا ئەحمەدیش بەس ئەگەر ڕوخسەت هەبێ سەرەتا هەر دەینی خزمەت مامۆستا سیروانیش لەگەڵ کاگوریە عەبدولخالق خەلەری ژنەی لە کۆڵنیەوە بزانین باسی هۆکارەکانمان بۆ بکە هۆکاری لافاوەکە بە کورتی یعنی ئێستش لیژنەی لە کۆڵنیەوە پێکاتووە کەسی کەمتەر خەم تا ئێستا دەستنیشان کراوە هۆکارەکەی چێگەر بە پوختی بۆمان باس بکەیت بەڵێ بە ناوی خوا پێشەکی وەکو مامۆستا جەزاوتی ڕووداوەکە لە نوێژی نیوەڕۆیە بووە خوای گەورە ڕەحمی بە خەڵکی فەقیری چەمچەماڵ کردو ئەگەر خوانە خواستە لە شەوا بواە ڕەنگە ئێستا کارە ساتەکە بە جۆریە بواە هەروێنا نەکرێت تەسەوورمان نەکرێت چونکە هەندێک گەڕەکەیە بە بەرزی 3 مەتر ئاو چۆتە ماڵەکانەوە تەسەوور کە ئەگەر کەسێک لە خەوا بێ و ئەو ڕووداوە لە لەحزەیەکە ڕووبدا چۆن نەکرێت ئەمە نوێژی نیوەڕۆ بووە خەڵک فریاکەوتووە خەڵک بە ئاگا بووە وا ڕوویداوە دیارە قەدەری خواوا بووە نزیکەی 7 میلیم باران لە 2 سەعاتە باریوە بەڵام پێشتر بۆنە لە 2016 100 میلیممانەیە 120 میلیممانەیە لە مەسافەی کەمترا باریوە لافاو هەرێ شوێنی گردووەتەوە هەنێ شوێنی ناو بازار و ناو شار هەن ئەوانە عارەزن بۆ لافاو بەڵام ئەمەی ئەم جارە ئاڕاستەی ئاو بە شێوەیەک نەبووە لە کەم شوێنە لەسەرەوە بۆ خوارەوە هاتووە کە ئەوە ئاڕاستەی تەبیعی ئاوە بۆ نوێ لەم بینایی کە ئێستا بەرنامەکەی لێەکەین لە تەنیشتی ئەمە بەڕێوەبەراتی ئاسایش هەیە گەراجی بەڕێوەبەراتی ئاسایش سەرەوەی مەقانە خوارەوەشی ناو شارە لە لاوە ئاوی بۆ هاتووە لە بەردەمەوە گەراجەکەی لە 2 شوێنەوە ڕوخانەوە هەموو ئەو ئاوی بۆ ناو سنتەری قەزای چەمچەماڵاتەوە زۆرینەی لەسەر شەقامی کەرکووک سلێمانی پەڕیوەتەوە هۆکارەکەی چییە ئێمە لە ئێستا بۆتان دەرکەوتۆ لەکوێوە هاتووە بەڵێ هۆکارەکەی چی بووە سروشتیە کەم تەرخەمیە بەڵێ ئێمە 4 شیوی سەرەکیمانەیە لە بناری مۆفەرەوە کە ئەوێ شوێنێکی بەرزە ئاو ئەگوازنەوە بۆ ناو شار باش لە 2009 پۆندێکی بچووک بەندایە دروستکراوە ئەم بەنداوە بۆ ئاو کۆکردنەوە دروست نەکراوە بچووکە بەڵام بۆ گۆڕینی ڕێڕەوی ئاو کراوە کەناڵێکی دەستکرد دروست کراوە ئەو ئاوەی کە ئاوی باراناوە بیگوازێتەوە بۆ پشتی شۆڕش بۆ ناوچەیە گۆڕستانێکە خەڵکی چەمچەماڵەزان پێڵن گۆڕستانی وەسمان خەزان بۆ ئەو ناوچەی بیگوازێتەوە بەهۆی ئەوەی حکوومەتی ئێرە چەند ساڵە چاودێری ئەوە ناکا خەڵکێکی زۆر تەجاوزی کردوێتە سەر ئەوە ئەو کەناڵە ئێستا گیراوە خەڵک بە ئارەزوی خۆی
قەنتەرەی پەڕینەوە شتی لەسەر کردووە کەناڵەکە نزیکەی 7 متر پانە بەڵام خەڵک لولەیەک بۆ ڕێکی ئاسنی کردووەتە زێرا بوو پڕێوە کردووە بۆی بێتە ڕێگای خۆی ئەمە خەڵکی دەتڕۆشتی تایە خەڵکی ئاساییتایە هەموو بابەتێکی تایە ئەوە یەکێک لە هۆکارەکان بۆ هۆکارێکی تر شیوێکمان هەیە هەر شیوی مۆفەرە بە پشتی مۆنومنتی ئەنفالا دێ بە لێواری ڕێگای کەرکووک سلێمانیە ئەڕات بەنزینخانەمانەیە ڕێگای ئاوەکەی گرتووە پرۆژەی نیشتەجێبوونمانەی وە بەریێنانە دووسایدی کردووە قەنتەرەیەکی بچووکی داناوە هەر بەڕێی کردووە قەنتەرەکە توانای لە خۆگرتنی و ئاوەی نییە و بەرهێنەرمانەیە زەویەکتری وەرگردووە خۆی پرۆژەیە سەقەتیە زەویەتری وەرگردووە بە درێژایی کیلۆمەترێک 2 مانگ پێشە خەندەقێکی گەورەی لێدا و شیوێکی پڕەوە کردووە سەبەبی گەورەی لافاوەکە بەشێکی لە گەڕەکی پیرادەکان دروست بووە کە 2 کەس گیانی لەدەستداوە ئەو خەندەق و شیو پڕکردنەوەیە ئاڕاستەی ئاو لەو دەشتەیە کە ڕێڕەوێکی سروشتیە سەدان ساڵە ئاو بەو شێوەیە ئەڕات تۆ کە خەندەقێک ساترێک بە درێژایی 900 متر بە هێڵێکی ڕاست ئەەکەی حساب بۆ سروش ناکەی ئەم ئاوەجی خۆی کاتەوە ناوەستێت ئەنی بەڕێز ئەوەی کە متاباتەن هۆکاری سەرهی گیرانی ڕێڕەوە سروشتەکانە گۆڕینی ڕێڕە و هاوڵاتی و کۆمپانیاشە هاوڵاتی تایە بەرپرسی تایە کۆمپانای تایە بەڵام دوجار کە حکومت چاودێرینەکە لێپرسینەوە نەکات تاوانباری سەرەکی لەم دۆخەیە لایەنە حکومەکانن چونکە هاوڵاتی ئەگەر بەدەر لە یاسا بواری بدەیت بە ویستی خۆی ئیشکات ڕەنگە ویژدان بنێتە ئەو لاوە هەریەکە و بە بابەتێ بیکە هەندێکیان بابەتی زانستی نازان ڕەنگە هەندێک لەو هاوڵاتیانە ئەو کەناڵی ڕێڕەوی ئاوە چەند ساڵ جارێک لافاوێکی گەورە ئاگوازێتەوە ڕەنگە وشکە ساڵی وەک ساڵی پار ڕووی نەداوێ ئاوی پیا بڕات بەڵام ئەو هاتووە کە کردوێتی ڕێگایە بۆ خۆی ڕەنگە ئاگایی بەوە نەبێت کە ئەمە ناکری ئەوەی تیا بکرێ بەڵام خۆ دوجار حکومەتێکەیە چاودێرەکەی من ئەمڕۆ لەگەڵ لیژنەیەکی پەرلەمانی خۆم ئەندام بووم لە لیژنەیەکی لێکۆڵینەوە لەگەڵ چەند ڕاگەیان کارێک چوومەتەوە شوێنانە لە هاوڵاتەکانم پرسی وتمە ئەم ڕێڕەوە باریکەت بۆ داناوە کەسێک نەهاتووە لە لایەنی حکومی لایەنی پەیوەندیدار ڕۆژێ بڵێ ئەڵێ یەک کەسێک نەهاتووە چیم کردووە کەس نەهاتووە ئێوە یەکەم کەسن دێن پرسیاری ئەماکەن هەروە کردومانە مەسەن هەیە بەتایە کردوێتی بەتای کۆن کردوێتی هەیە ئاسنێکی تێکردو هەیە بەرمیلێکی تێکردو هەیە ڕێڕەوێکی لولەی مەجاری تێکردووە کە ئەم ئاوانە هەمووی ئەوەی بۆ ناو قەزای چەمچەماڵاتوە بەسەر شەقامی کەرکووک سلێمانیا پەڕیوەتەوە شەقام کە ئاو بەسەریا تێپەڕی یانە حاڵەتێکی ناساییە ئەو شەقامە شەقامێکی حەیویە شەو ڕۆژ ئۆتۆمبیلی پیا ئەڕوا هەر ڕێڕەوێکی پەڕنەوەی ئاو بێ لە ژێرا کراوەتە مەجرا مەجاری ئاو بەڵام ئەمەی کە سەرکەوتووە ناتەبیعی بووە کە ناتەبیعیش بووە هەمووی لەلاوە هاتووە بەشێکی ئەوەی خەڵکی چەمچەماڵ بێ ئەزانێ بەشێکی لە بەردەم ئەم بەڕێبەراتی ئاسایش هاتووە بەشێکی لای کۆگای ئامادەوە بۆ گەڕەکی سێگۆشەکاتەوە ئەنجا ئەمانە لێرەوە کە هاتووە بەرەو گەڕەکی سێگۆشەکە بەرەو گەڕەکی سێگۆشەکە هاتووە بۆ خوارەوە چووە بۆ لای کتێبخانەی گشتی بۆ نەوەزام دووکەڵەکەشت بەشێکی کە هاتووەتە ئەم گەڕەکە ئێرە گەڕەکی ئاسوودەیە گەڕەکی ئەنفالەکانە چووەتە خوارەوە شوێنی چاڵی ئێرە لای مزگەوتی سالار فەقەیە لێو پەڕێتەوە بۆ گەڕەکی 48 ئەو گەڕەکە ئەببوورە ئەو گەڕەکە گەڕەکێکی نوێیە یعنی گەڕێکی تازەیە مەجرای هەیە زێرابی هەیە گەڕێکەکە 2009 دروست بووە کێشەی نەبووە هیچ کات لە لافاوە 100 ملیم باریوە کێشەی نەبووە بەڵام ئەم جارە ئاو لەلاوە هاتووە ناتەبیعی بووە هۆکاری سەرەکی پڕکردنەوەی ئەو مەجرایانەیە بوونی کۆمپانیایەکی وە بەرهێنە ساترێکی دروست کردووە بۆ پرۆژەیەکی نیشتەجێبوونی خۆی بە 4 دەورە ڕێڕەوی ئاوەکانی گۆڕیەوە شیوەکان پڕەکرێتەوە بەداخشەوە بەبەر چاوی دەسڵاتی ئەم شارەوە تۆ خانوویەکت لەم شارەیە هەبێ حەفارەیە بێنە بیر ڕخێنە خانوویەکی کۆن 4 گڵابەت لێ پەیدا دەبێ ئەیکاتە ئەو شیوانەوە ئەیکەنە دۆنم و ئەیفرۆشن خۆ ئەمە ئیشی دوو ڕۆژی پێش لافاوەکە نییە ئیشی چەندان ساڵە بە بەرچاوی دەسڵاتی ئەم شارەوە ئەکرێت کە لێپرسینەوە ناکە ئەمە بووە ینی دیاردەیە کە ئاسایی هاوڵاتیان پێڵەسن و ئازان شتێکی ڕاستەکەن بەڵام کە لێپرسینەوە ناکری ئەو کەناڵ ئاویانە پاک ناکرێتەوە پێش وەرزی باران بارین خۆ ئێستا کەشناسی هۆشداری دابوو کە باران دێ ئێستەوە بەرەوەرزی زستانە ڕۆینجا ئەمە سەرەتایی کۆتایی پاییز و سەرەتای زستانە ئێستش ئەو ڕێڕەوەی ئاویانە چارەسەر نەکرێن لە وەرزی دووبارە بوونەوەی هەیە بە دڵنیاییەوە ئەگەری دووبارە دێمەوە خزمەت بای کاگورێ مامۆستا سیروان بەڕێزیشتە لە یەکەم ڕۆژەوە خەریکی ئیشکردنن ئێستا بارودۆخەکە چۆن یاخود بڵێن لە سنووری قەزای چەمچەماڵ تەنها ناو شۆڕش و چەمچەماڵ یاخود شوێنی دیکەش زیانی بەرکەوتووە جۆری زیانەکان جگە لە گیانی زیانەکان چۆن دابەش بوون بەڵێ بەنای خۆی گەورە میهرەبان دەستان خۆش بێ کەناڵی ئاسمانی پێیان لە یەکەم ڕۆژی ڕووداوەکەوە لەگەڵ ئێمە بوون لەگەڵ خەڵکی شارەکە بوون خەڵکی چەمچەماڵ شۆڕژ تەکیە وەکو مامۆستانی بەڕێز ئاماژان پێکرد بەڕاستی ئەمە حاڵەتێکی تەبیعی نییە پێشتر باران باریوە لە سنوورەکە ڕێژەکەشی زیاترەوە بەڵام ئەم حاڵەتەی کە ئەم جارە ڕوویدا دروست بوونی
لافا و هەروە هاتە ناوی بۆ ماڵەکان کە زەر و زیانێکی زۆری لێکەوتەوە بەداخەوە گەشتە زیانی گیانیش و هەروەها برینداری لێکەوتەوە ئەم حاڵەتە حاڵەتێکی طبیعی نییە کامێرەکەتان لێرانەیە ئەگەر ئێساش بە هەر کۆڵانێکا بڕۆی یعنی بەزیادە تەسەوڕ ناکەم هەنێ خەڵکیڵێ هەنێشن باشترەوە هەنێشن کەمتر زیانی پێگەشتووە ئەمە ڕەنگە لە کوی گشتێکە بێ ئەگەر نا وەکو کاگوری ئاماژی پێکرد ئێرە بەرشتین شوێنی چەمچەماڵ یعنی مە دوێنێ لەم گەڕەکە بووینە کە مەشوێنە بەرزەکەی یعنی ئێرەش بە قورسایی خۆی بەڕاستی زیانی پێگەشتووە هەموو ماڵێک لەم شارەیە بەڕاستی لە ئێستاە زیادمەندە ئەگەر کەسەکە خۆشینێ بەڕاستەوە خۆ ماڵی خوشەکەیەتی ماڵی براکەیەتی ماڵی برازاکەیتی بەڵام هەندێک شوێنیشمانێ زۆر بەخەسی بەڕاستی لافاوەکە بەری کەوتووە و زەر و زیانێکی زۆری پێگەشتووە جانی تایە بەڵێ ماڵ و بازار و دوکاندارەکانی تایە بەڵێ و زەوی کشت و کاڵی تایە بەڵێ ئێمە زۆر جار تەرکیزمان لە ناو شارەکانە بەڵام لە گوندەکانیش بەڕاستی کارەساتی زۆر گەورە ڕوویدا ئێمە لەم دیانی نزیکی خۆمان هەیە چەمچەماڵ گوندی قورەتەوە علی مەنسوور و ئەم دیانێم دەروشتا ینی بەرد و شوێنی وای هەڵکەونەوە بە تاریخی ئەم دیانەشتیوان نەبووە خەڵکێکی ژمارێکی زۆر لە سەر ئاژەڵ و مەڕ و بزن و تەیر و تیر و قەل و هەموو ئەو زیندەوەرانیکەوە هەن هەمووی تیاتوە بەشێکی کەشمان هەیە لە شوێنە دوورەکان لە گۆپتەپ و ئاغزەر و تاوگەکاتە نزیکەی دەقتەق بەشێکی براجیارەکانمان لەوەی حوزی ماسییان تیاتوە کە بەڕاستی زەرر و زیانێکی زۆری بە خەڵکەکە گەیاندووە ئەم حاڵەتە بەڕاستی تاوەکو ئێستا بەردەوامە ئەوەی کە مامۆستا لە سەرەتاوە ئاماژەی پێکرد ئێمە خەڵکمانەیە خەڵکی ئێمە زیندۆ بەڕاستی بەڵام لەم ڕووداوای ئێمە شتێکمان بۆ دەرکەوت خەڵکەیە ڕوحیەتی زیندوو هەیە ئێستا هەموو کورسان بووە بە یەک شارێک ئەوەی کەوان نییە لە واقعەکەی حکوومەتە بەڕاستیەوە 4 ڕۆژە بەسەر ئەم ڕووداوایە تێپەڕیەوە ژمارە ڕۆژەکان و کاتەکان زیاد دەکات ئێمە نازانین بەڕاستی سەرۆکی حکوومەت لە ئێستا لەکوێ نادەین سەرۆکی هەرێم لەکوێ ئەو ڕۆژی کە ئەم حاڵەتە ڕوویدا ئەبووە بەیانی سەرۆکی حکوومەت لەسەر کۆڵانێکا بووە وەزیرێک لەسەر کۆڵانێکا بووە مدیرعامل لەسەر کۆڵانێکی یەکترا بووە بەڕاستی ئێستا کاتیەوە نییە کە من بێم بەرگێکی حیزبایەتی بکەم بەسەر ڕووداوەکەی ئەوەی کەوا لەم شارەیە بێ مامۆستا بەڕێزانی کە لێرین ئەگە سێرەی هەمووی دو مۆبایل و سێ مۆبایلی پێ ینی خەڵک زۆر منکوبە و زەر و زیانەکان گەورن ومێ دەکەین ئەو لیژنانێکەوە دروست کراون ماتەرە لە ئیش و کارەکانیانە نەکەن بەشێکی زۆر لە خەڵکمان ئێستا لە ماڵی خزمەکان ئاژێ و بەشێک لە ماڵەکان بەسن هەر چۆن سیروانەیمە بینیمانێ وەکو بەخشینی ژەنی خۆتان گەڕەکەکانتان پاک دەکردەوە ئەی لێرە دام و دەستگاکان ئامێری پێویستیان نییە خۆی ئێمە وەکو چۆنەوە بەڵێ ئێمە وەکو شاری چەمچەماڵ هەر بخۆی لە شوێنەیە کێشەمانەیە ساڵانێکی زۆر لە شوێنەی ئێمە کێشەمانەیە ساڵانێکی زۆر ئێماڵین کێشەی ئاوەیە کێشی ڕێگاوبانەیە کێشی کارەبایەیە ئەم ڕووداوە هاو بەڕاستی ئێمە زۆر شتی بۆ دەرقستین دەرکەوت کە ئیدارە و ژێرخانی ئیدارەی ئەم شاری ئێمە لە چی شوێنەکە ینی نزیکە لە سفرەوە ینی شارەوانی ئێمە ڕەنگە و مۆزەفانی کەوا لێ بن خەڵکی زۆر بەڕێز بن و تاوانەکە لەوانە بێ بەڵام شارەوانێک معقول لە شۆفلێکی هەبێ معقول لە گڵابەیەکی بێ ئێستا تۆ ڕەنگە دوای جایم دەبڵ وڵا شۆفلێکمانێ دوانمانێ وڵا گڵابێک ئیشەکە بۆ چارەسەر نابێ ئێرە شارێکە 200,000 نفوسەکەیەتی پێکەوە بەستنی چەمچەماڵ 5 محافەزەیە لەلایەکەوە دیالێ لەلایەکەوە سلێمانی لەلایەکەوە هەولێرە لەلایەکەوە کەرکووکە شارێک 5 محافەزە پێکەوە بەست معقول ڕێگاوبانی نەبێ معقول لە تیمێکی ئەندازی نەبێ معقول نەزانین لە دەروی شارەکەی توە بەڕاستی چی شتێک ڕۆدا ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین بەڕاستی لە ڕۆژ یەکەمەوە ئەو کەمپینیانێکەوە دروستمان کردو بەپی ئەو توانە ئیمکاناتیانێکەوە لەبەردەستمانایە لەگەڵ خەڵکی خۆمانیان و لەگەڵ خەڵکی شارەکەی خۆمانیان ئینشاءالله بەجیان ناهێڵین ئەوەی کەوا پێویست بێ بۆیان نەکەین بەڵامی تر وەکو مامۆستا ئاماژەی پێکرد لە ئێستا هەموو خەڵکی کوردستان بەڕاستی بووە بە چەمچەماڵ ڕایەکی گشتی دروست بووە بەڵام حکوومەتیش مهمە بەڕاستی بێتە سەر خەر یعنی تۆ بەتەمای ئێمە لە ساعات 5 ئێوارەوەسی تەلەڤیزیۆن بکەین دابنیشین و بگرێن بەدیار مەرگی ئازیزەکانمانەوە دابنیشین و هاوار و باوکەڕۆ بکەین بەدیار ئەم ماڵە و ئەو ماڵە و حکوومەت لە ئێستا ئێمە بودجێ وڵاتە چی لێتە بەڕاستی ئێمە نزیکترین شوێن هەمانە لێرانە کە بەرهەمێنانی غازی سروشتیەکە پێنە دانە غاز ئەی باش ئەم داهاتێمە چی لێت ینی ئەم داهاتەکەی لە چی باقیەکایە ئێمەەوە لافاو لە شارەکەمی دا و ئەوە زەرور زیانی لێکەوتەوە بەداخۆی گیانیشی لێکەوتەوە ئەوە گەشتە کتێبخانەکانەوە گەشتە زانکۆکانەوە گەشتە قوتابخانەکان یعنی ئەوان بەتەمان چیترمان لێبێ اینجا دەستێک برن بۆ ئەم داهاتە یعنی ئەوە خێرخوازێکا من ئەمڕۆ خەڵک هاتووە لەسەر ڕێگای چەمچەماڵەوە یەک دۆشێکی ناوە لە بەردەڕەشەوە بۆ منکە من بە قورسایی خەڵکیم شارە من سپاسێکم بن هەتا ئەوێ من مەمنونیم بەڵام ئەوە ڕەنگە دادی دەردی ئێمە نەدا خەڵکیم شارە لە ئێستا بریندارە ئەوەشی کە زیاتر خوێکا بینەکە ئەو لاوانەوەیە
حکومت دەبێ حکومت بێ حاڵەتی تەواری دروستە کەم سەرۆکی حکومت جێگرەکەی وەزیرە پەیوەندیدارەکان ناڕۆمەوە ئەسڵەن بنیەکی تەحریک ئێمە ئەو شارەکەمان بۆ شێوازنێکە هاتن هەتیاشە بێنەوە ڕەنگە من ناڵێم بێزان ناتیا بێنەوە بەڵام لە مدەم چاپیان ڕۆژەیە ئەبووە ئێستا هەموو دنیایان بێنایەتە سەرخە کا کۆنسڵخانەکان لەکوێن کوان نوێنەری وڵاتەکان لەکوێن حکومەتی عێراقی لەکوێ ئەم هاوکێشەیە ئێمە شارێکین بەڕاستی لە هەموو حکومەتەکان ئێمە هەر باجە دێن سەردەمی حکومەتی بەعەز بۆ ئێرە ناوچەیەکی تەماس بە لەبانی مەخان ئەم شارێمە تۆ باران کرا کە بوو بە دوو ئیدارەی هەر دیسانیان باجەکەی مادا کە حکومەتێکی کردەوە هەر باجەکەی مادا کە سامانی سروشتیمان دەرهێنرا هەر باجەکەی مادا کە لافاودی ئێمە بەڕاستی هەر باجمە تاکی ینی خەڵکیم ناوچێمە شانی ژیان نییە ئێمە ڕێکخراوێکین لە خزمەتی خەڵکین ئەمە مامۆستا بەڕێزانی کە لێرانن لە یەکەم ڕۆژە هەمووی ڕاستێنمەکە تاجلەکانماکە بەڵام لەدای بەرنامەکە ڕەنگەمە دیسان بچین ناو قڕوچڵپاوەکەی کە لە گەڕەکانمانە هەیە خەڵکیم شارێمە شایانی ڕێزە شایانی پێزانینە شانیەکەوە بەدەمیەوە بچێ و بەڕاستی بە دەرفەتیشی ئەزانم کە ئێمە لێرە بەڕاستی سپاسی خەڵکی هەرێمی کورسان بکەین شارە جۆر هەموو شارەکان لە هەورامانەوە تاوەکو و گەرمیان لە گەرمیانەوە تاوەکو کوێستان کە لەگەڵمانان بەڵام پێش ئەوان حکومەت وەکو تراو باوکی میلەتە بەڵام دەرکەوت باوکی خراپن بەڵێ سپاسەکەم دێم و خزمەتەکە مامۆستا ئەحمەد ئەگەر جەناب سەر ئالەتی قەرەبووکردنەوە بکەین مامۆستا ئەحمەد ببوورە ئەگەر بدێتێ مامۆستا ئەحمەد بەڵێ سەبارەت بە ئالەتی قەرەبووکردنەوە چەندە گرنگە کە حکومەت یاریم خۆی کۆبوونەوەیەکی بە پەلەی کردبایە و بڕیاری داباوە چەمچەماڵ بەزوترین کات چەمچەماڵە شۆڕشە تەکیە شوێنەکانی دیکەیە قەرەبوو بکرێنەوە یاخو لە سەراستی عێراق چی دەکرێ و ئێوە چی دەکەن بەناوی خی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ کەناڵی پەیام کە هەمیشە دەست پێشخەر بووە کە بە توانای خۆی بتوانێت ئەم بابەتە بکاتە بابەتێکی لە محەلی و ناوچەیەوە بیگەێنێتە ئەوەی کە تەواوی شارەکانی کوردستان هەست بەم ئازاری خەڵکی شەمچەماڵ بکەن حکوومەتی عێراق بێنێتە سەرخەت ئەوە طبعاً بەتەنها پەیامنەی کردووە هەموو کەناڵەکانی تر بەشدارن بەڵام هەرێکە بە مساهمەی خۆی بۆیە من ئەمەوێت لەوێەوە دەست پێ بکەم ئێمە لە بەرامبەر قەیرانێکین کاک حەکیم کە قەیرانی ئیدارەدانی وڵاتە ینی ئەم شارە وەک باس ئەکرا وەک باسەکرێ کە کاتی خۆی ڕێڕەوی ئاوی هەبووە یعنی ئەگەر ڕێڕەوی ئاو 10 20 ساڵ پێش ئێستا ڕێڕەوی ئاوی هەبوو بێ ئێستا گیرا بێ چعجەب بەرپرسانی ئەم شارە لە کاتی خۆیدا ئەو ڕێڕەوانیان بینیوە و ئێستا پڕکراونەتەوە گۆڕاون کەواتە ئەمانەی کە ئێستا حکومداری هەرێمی کوردستانەکەن نەکشایانی ئەوە نین کە بەردەوام بن لە حکومداریان بە پێشەوانەوە من قەنعاتم وایە بێ بە سزای خۆیان بگەن ینی دادگایی بکرێن لە ناو قەفەسی ئیتیهاما ببینرێن چونکە شارێکی ئاوا کە هەموو منکوبیەتێکی بینیوە ئەمە پایتەختی ئەنفالە ئەمە پایتەختی شەهیدانە ئەمە پایتەختی فەقیر و هەژارەکانە ئێمە ئەمڕۆ لە سەردانێکی مەیدانیە لە تەکیە و لە ناو چەمچەماڵە یعنی چوینە هەندێک ماڵ بەڕاستی پێداویستە سەرەتایەکانیان نییە لەگەڵەوەی ئەو کارە ساتیان بەسەر هاتووە بۆیە کاتێک حکومت پەنابا بۆ ئەوەی کەوا ڕێکخراوی خێرخوازی قەرەبووی زیان لێکەوتوان بکرێتەوە ئیتر ئەوە لەو کاتا حکومت خۆی ئەعلانیەوە کە ئێمە پێویستمان بە حکومت نییە چونکە حکومت ئیزافەیە لەسەر ئێمە حکومت بارە لەسەر ئەم خەڵکە حکومت بارگرانیەکی دروست کردووە کەوا زەریبە و باج و ئەوانە کۆوە کاتەوە و ئەکرێ بە ژیانی شاهانە بۆ بەرپرسەکان بۆ بنەماڵەکان و خەڵکە فەقیر و هەژارەکەیشی باجەکەی ئەداکە ئەوەی کە هەیەی لە دەستی داوە بۆیە غیابی حکومت لەم قەزیا ئەوەمان پێ ئەڵێکەوە هەرێمی کوردستان ڕاستە بەناو حکوومەتێکی هەیە بەڵام بێ حکوومەتە بێ سەرپەرشتە بێ ئیدارەیە بێ مشورخۆرە بۆیە نەبوونی ئەم دەسەڵاتەوە ئەم حکوومەتە زۆر باشتر لەبوونی چونکە ئەگەر نەبێ چاوەڕێی ناکەین بەڵام کە هەیە بێ دەبوتیان کرد بە ئێستا لەم حاڵەتەدا یعنی لە دنیا کاتێکەوە کارساتێک ڕووەدا ئەو حکوومەتە کۆبنەوەیەکی تەواری ئەکات ئەو کۆبنەوە تەواریە پارەیەک تەرخانەکە بۆ زیان لێکەوتوان ئەوەی کە باسەکرێ هەموو چین و توێژەکان زیانیان لێکەوتووە لە ئێستادا حکوومەت چاوەڕێەوەی ڕێکخراوی خێرخوازی و شارەکان قەرەبووی زیان لێکەوتوان بکەنەوە ئەمە یعنی بوونی حکوومەت لە دنیا ئەبێ دوو فاکتەری ئەساسی هەبێ کە بریتیە لە پاراستنی ژیانی خەڵک لە ڕووی ئەمنیوە و لە دابینکردنی خۆراک بۆ ئەو خەڵکە یعنی ئەمنی غیزایی و ئەمنی نەفسی حکوومەتی هەرێم ئێستا نەئەتوانێت ئەمنی نەفسی بۆ خەڵکە بگرە بەرپرسەکانی ئەو لێپرساوەکانی ئەو کارمەندانی ئەوانەی کە ئەو کردوونی بە کوێخا بەسەر ئەو خەڵکەوە
ئەوانە بوونەتە سەبەبی ئەم کارەساتە کەواتە حکوومەت یەکەم جارە بێ وەکو برای بەڕێزم باسی لەوە کردکەوا لیژنەی تحقیقی و ئەو بابەتانیان بۆ دەرکەوتووە کە کێ بەرپرسیارە لەم ئەزمەیە کێ بەرپرسیارە لەو قەیرانەی کە دروست بووە ئەوە دەست بەجێ بێ ئەوانە لێپرسینەوەیان لێ بکرێەوە تحملی مەسئولیەتی خۆیان لە بەرامبەر ئەوە بکەن. خاڵی دوو حکوومەت مەسەن کاتی خۆی ئەمە هەمومان نەزانین کە کۆیت دوای ئەوەی لەلایەن عێراقەوە داگیر کرا و دوای ئازاد کرایەوە بۆ ماوەی 1 ساڵ حکوومەتی کۆیت ژیانی تەواوی دابین کرد بە خواردن و بە هەموو پێداویستیەکانەوە بۆ خەڵکی کۆیت. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاست ئەم قەیرانە کە لە ئەساس و خەڵکی چەمچەماڵ خەڵکێکی فەقیر و هەژار باش بۆیە حکوومەت ئەبوایە بەس کێشەی کەمی پارەیان نییە بڵین لەبەرەوە نایکەن حکوومەت کێشەی پارەی نییە چونکە بە اعترافی وەزیری دارایی کاڵێ تەنها پارێزگاری سلێمانی 120 میلیارد دینار داهاتەکەیەتی هەولێر لەو زیاترە دۆوەک لەو زیاترە لانی کەم بە پێ ئەو کۆنووسەیەوە کات خۆی لەگەڵ عێراقاوا ژویان کرد بوو نزیکەی 350 تا 360 میلیارد دینار داهاتە با لەو بڕە داهاتەی کەوا تەخشان و پەخشانێکن و بەکاری هێنن بۆ وجدانی بۆ کڕینی وجدانی خەڵک با بڕێکیان تەرخان کردایە بۆ چەمچەماڵ و شۆڕش و تەکە ئەو ئەرکی حکوومەتی عێراق ئێوە چی دەکەن دەبێت چی بکرێ طبعا ئەمە ئەرکی حکوومەتی هەرێم لەگەڵ ئەوەی ڕێکخراوە خێرخوازیەکان خەڵکەکان شارەکان بە ئەرکی خۆیان هەڵساون بە زیادەوە بەڵام یەکەم مقصری ئەم بابەتە حکوومەتی هەرێمی کوردستان چکە کارمەندانی ئەو کارەساتەکەیان دروست کردووە و ئێستش غایبە لە قەرەبووکردنەوە و لە بەدەمچوونی ئەو زیانانەی لە هاوڵاتیان کەوتووە. خاڵێکی دیکە کەوا مەسئولیەتی حکوومەتی فیدراڵیە طبعا حکوومەتی فیدراڵ لەناو بوجەکانیە هەمیشە لە مادەی دووە یعنی نزیکترین مادە کە باس لە داهاتەکان و خەرجەکانەکان مادەی دووە کە باز لەوەیەکە کە عادەتەن پارەیەک تەرخانەکرێت بۆ ئەو کارەساتانەی کە ڕووەدا لە بەشی سێ يخصص مبلغ مقداره 500 مليار دينار بو احتياطي طوارئ لو مصروفاتانەی کە لە موازنە دانرێ بۆ ئەوەی لە حاڵەتێکی کارەساتێکی ئاوا سروشتیە تەرخان بکرێت. ینی 500 میلیار لە بوجەدانراوە لە بوجێ عێراق میلیار لە بوجەدانراوە بۆ حاڵەتی طوارئ کە سەر تاسەری عێراق بە حکمی ئەوەی ئێستا هەرێمی کوردستان نەوت ڕادەسەکات تەنها ئەوەی کە گرفتە ئەو 120 میلیارەیە بەزەمە مەسئولیەتی حکوومەتی عێراقی لەوان نییە کەوا بڵێ مادەم کێشەم لەگەڵ هەرێما هەیە من تەواریع سەڵب ناکەم بۆیە حکوومەتی عێراقی ملزەمە سودانی ملزەمە بەوەی کەوا لەو 500 میلیارد دینارە کە قەرەبووی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی چەمچەماڵ و شۆڕش و تەکێ و ئەو لادیانەی کەوا لەو چوار دەورن جگەلەوە هەل لە هەمان مادە هەندێک لە برادران باسییان لەوە کرد بووکەوە مەسەلەی پترۆ دۆلار نەماوە بەڵام هەر لە موازنەی 2025ەوەی کە من دامناوە کە باسی یەکەم موازنەی 2025 کە ئەبێ لە 105 هەر بەرمیلە نەوتێک دەرەهێنرێت کە لێرە ئەوەی کە ئێمە معلومات و داتای ئەساسیمان دەستکەوتووە لێرە نزیکەی 30,000 بەرمیل نەوت کە لە مقابل بە کۆندێسەیە دەرەهێنرێت کە ئەوە بێ لە 105 ئەو بەرمیلە نەوتانە هەمووی تەرخان کرێ بۆ ئەو شارە بۆ حاڵەتێکی ئاوا بۆ حاڵەتی خزمەتگوزاری کە ئەبینیم شارە زۆر خزمەتگوزاریەکانی لاوازن نەتوانراوە قەنتەرەیەکی بۆ بکرێ بۆی لە لافاو بیپارێزێن. کارەساتەکە لەوە گەورەتر بێ ئایا ئەم قەزیەیە دووبارە نابێتەوە لەم شارە لە کاتێکە هەموو سەبەبەکان ماون ئایا ئەم کارەساتە لە شارەکانی کە دووبارە نابنەوە کە ئەمە ئیدارەی حکوومەتەکەمانە بۆیە من قەناعەتم وایە بێ تەواوی ئەوانەی کەوا خۆیان بە خەمخۆری ئەم شارە زانن یەکەم شت کە بێ ئەو برادرانەی یا ئەو هاوڕێیانەمان کە دەرچوون بۆ پەرلەمانی ئیتیحادی ڕاستە تا ئێستا خلافاتی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکانە بەڵام ئەبێ حادیسەی چەمچەماڵ ئەو لافا و زریانەی چەمچەماڵ وامان لێ بکە کە تیمێک پێک بێنین لە بەغدا دەوای ئەو 500 میلیارە بکەین یا بەشێک لەو 500 میلیارە بکەین بۆ چەمچەماڵ کە لە دوای دەست بەکاربوونان چکە لە حاڵەتی ئێستادا بە بەرچاوی خەڵک ڕوون بێ کە ڕاستە ئێمە دەرچوین بۆ پەرلەمان بەڵام نە تەصدیقی ناوەکانمان کراوە کە قەناعەتم وایە لە هەفتەی داهاتووە و نە سوێنمان خواردووە بەڵام بە دەست بەکاربوونمان ئەبێت تیمێک پێک بێنین لە هەموو فراکسیۆنەکان بۆ ئەوەی فشار بکەین ئەوەی لەم حکوومەتە تازە یا حکوومەتی ئایندە بۆ ئەوەی قەرەبووی ئەمە بکاتەوە و ئەو پشتێنە پارێزەرەی کە هەبووە لە چەمچەماڵ دووبارە پارەی بۆ تەرخان کرد و جا حکوومەتی هەرێمەیکە
یا حکوومەتی بەغدا بێ هەمومان هەوڵی ئەوە بدەین. سپاسەکەم دەی خزمەت دەگەچین لای کاک بارام جناویش بەخێر بێ وەکو ڕۆژنامە نووسێک سەرنج چیە لەسەر بڵین لایەنە پەیوەنددارەکان و ئایا لێرە کێشەکەمی ئامێریان هەیە و قوبات تاڵەبانیش کاتە ئێرە باسی لەوە کرد کەمپینێک پێک دێن هیچ بڕیارێکی نەدا کە بۆ نمونە حکوومەت قەرە بکاتەوە مەسڕ بارزانانی تا ئێستا بڕیاری نەداوە نەدەبوو زوو بڕیارێک بدرێت لەبارەی چەمسەمەڵ نەک چاوەڕێی بڵین خۆرکی نەک چاوەڕێی ڕێکخراوەکان و هاوڵاتیان بکەن بە ناوی خوای گەورە سڵاو لە هەموو ئامادەوانی بەڕێز سوپاس بۆیەوە بۆم دەرفەتە لە ڕاستیە من ئەگەر دەرفەتە بێ حەزەکەم لە سەرەتایە باسیەوە بکەم وابزە مامۆستا ئەحمەدی زیاتر پسپۆڕەکەی ئەوەیە ئێمە گرفتی ئیدارەمان هەیە لە ئیدارەیە کە ئەوترێ ئیدارە هەم فەنە و هەم عیلمە کە ئینسان نتوانێت فێری بێت لە ناو ئیدارەیە بە شێکمانەیە پێوترێ ئیداری قەیران کاتێک قەیرانێک دێتە پێشەوە چۆن کۆنتترۆلی ئەم قەیرانەکرێ ئەمە بە دوو ئاڕاستە بێت یەک حەجمی ئەو قەیرانی کە ڕوویداوە زۆر گەورە نەکرێ بتوانانی لە سنوورداری بکەیت حاڵەتی دوایەوە بۆ ئایندا چۆن وا بکەیم قەیرانە جاری تر دووبارە نەبێتەوە جا ئێمە لە چەمچەماڵ ئێستا لە قۆناغی سەرەتایان لەم قۆناغای پێم وایە ئەرکی حکوومەت وەلایەنە پەیوەندیدارەکان بریتە لە دوو ئەرکی سەرەکی یەکەم بریتە لە بەهاناوەچوونی هەموو ئەو کەسانی کە زیانیان لێکەوتووە لە قەرەبووکردنەوەی مادی و پاکردنەوەی شار ئیتر ئەمە بۆ هەرسێ ئاستەکە چی هاوڵاتیان چی فەرمانگە حکوومەکان چی کاسبکاران لە ناو بازار کە تووشی زیان بوون ئێمە بێ هەرسێ ئاستەکەمان لەبەرچاو بێ تەنانەڵین هاوڵاتیان چونکە فەرمانگەکانیش ئیشوکاری هاوڵاتیان بەڕێکەن بازاڕیش پێداویستەکانی خەڵک دابینەکە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکرێت و دواتر ئایا بۆ دوای ئەمە چی بکرێت چۆن جارێکی تر ڕاستیان ئێمە لە وڵاتێکان سوپاس بۆ خوای گەورە هەموو ئەوەی کە لە سروشتا هەیە بۆ ئەمی دابین کردو ساڵانە باران بارێت ئێمە لە بیابانانین ئەبێ پلان دابنێت چۆن قەباری ساڵی تر جاری تریان لە ئەم ساڵیان بۆ ساڵانی داهاتوو کەلافا و ڕوویداویان هەر ڕووداویی تو ڕوویداوە بە حەجمی ئەو زیانانەی ئێستا نەبێ ئەمە نەک بۆ چەمچەماڵیان بۆ ئەبێ هەموو کوردستان حکوومەت وەکو بڵێ خەلیەی ئەزمەی هەبێ شانەی قەیرانەکان دروستکە دەرس وەرگرێ لێرە گیر و گرفتەکان لە چەمچەماڵا چی بوون ئایا دراسەیەوە بکات لە هەموو شوێنەکانی تری کوردستان ئەم گرفتانە هەن ئەگەر سبەینە حاڵەتێکی خوانەخواستە ئاگرکەوتنەوە لە بوومە لەرزە لە لافاوی دیکە ڕوودا ئایا هەمان ئەم شتانە لە شوێنەکانی تر هەن بۆیە ئەبێ لە ئێستاوە خەم بخرێ لە ئایندا ئەوەی کە مامۆستا باسێکان لە بوجایان پلاندا بنرێ بێ حکوومەت خاوەنی پلان بێ بۆ ئایندەوە لە بوجە بەشێکە بێ بۆ ئەوە سەبارەت بە چەمچەماڵ لە ڕاستیایمە چەمچەماڵ گرفتی گەورەی هەیە وەکو ئێستا کە بەرپرسی دایرەکان هەمویان دەرەچەند قساکەن و بە سەراحەت بڵێن بەرپرسیار یەکەم لەم سنوورە و کۆزانی نیچێتی نیشتیمانی کوردستانە ئەوان ئیدارەی سنووراکەن هەموو بەرپرسی فەرمانگە خزمەت گوزاریەکان لەوانن بۆیە لە ئێستا ئاڕاستەکان زیاتر بەرەو ڕووی ئەوان ڕاستە ئێمە سەرۆکی حکوومەت هەیە و کاقوبات بڵێن جێگری سەرۆکی حکوومەتە بەڵام ئەوی سەرۆکی حکوومەتی فعلی سنووری سلێمانی قوبات تاڵبانیە بۆیە چاوەکان سەرنجەکان زیاتر ڕۆ ئەوانن ئێمە لە چەمچەماڵە چەند گرفتێکەیە کەوای کردووە ئێستا فەرمانگەکانمان بگەنە ئەو ئاستا ئەو بەرپرسانی کە لە چەمچەماڵە دانراون خەمی ئەویان نیە خەڵک لیان ڕازی بێت خەمی ئەویان ئایا سەروی خۆیان ڕازی بکەن چۆن کارێکی وا بکەن داهاتی ئەوان حکوومەت زیاد بێ بەڵام ئەم داهاتە نەگەڕێنێتەوە بۆ حکوومەت چونکە بەرپرسی فەرمانگە هەبووە قسەی کردووەڵێ من داهاتەکەم لە ماوەی 2 مانگا بووە نمونە 370 ملیۆن دینار بووە بەڵام نسلەکەم 30 ملیۆنە دوای چەندین جار هاتوون چون اینجاکە لە باقی سلێمانی بۆم سرف کراوە ێ باشە ئەم داهاتیانی بۆ کوێچێت خەڵک حەقیەوەی بپرسێ یعنی من ئەگەر بکرێ هەر وەکو داتا باسی بکەم ئەوەی کە لە سایتی شەفافیەتە کە بڵاو کراوەتەوە کۆسەلەن جێگری سەرۆکی حکوومەتەوە سەرپەرشتێکرێ بە شێوەیەکی گشتی داهاتی 1/7/2022 تاوی 1/12/2025 بریتی بووە لە 3 تریلیۆن و 394 ملیار و ئەوەنە ملیۆن دیناران کەسرەکەی تریم نەنووسیوە باشە خۆمە بەشێکی لە فەرمانگەکانی چەمچەماڵەوە ڕوە ئایا چەندی ئەو داهاتە بۆ چەمچەماڵ خەرج کراوەتەوە چونکە وەکو وەزین لە داهاتی سلێمانی ئەوەی هەبێ بۆ موچە 120 ملیارەکە بەشێکی بەر سلێمانەکە هەموو 120ەکەش دابی ناکە ئایا چەندی ئەوە بۆ ئەم ناوچەیە سەرف کراوە ئێمە لە چەمچەماڵە لە 50 شتێک ملیاری بۆ لەو 120 ملیار بەڵێ بەڵێ هەفتا ئەوەندەشی لە هەولێر لە مانگی 3 2017 تا دەی نوێی 2018 سندوقێکە بۆ بەناوی پترۆدۆلار لەو ماوەیە
7 ملیۆن دلار بۆ چەمچەمان سەرف کراوتوانەمە بریتە لە داهاتی پترۆ دلار بەڵام لە 2018ەوە ڕاگیراوە پارەکە خەرج نەکراوە بۆ پرۆژەکە هیچ ئەو ژمارەبانقەی کە دانراوە کە پارەی پترۆ دلاری چەمچەماڵی بچێتە سەر سفرە ئەگەر ئەوە هەبووە لێکی درەوە لەو کاتەوە تا ئێستا ڕاستە نەوت وەستاویان چ بۆ بەڵام ئێمە لەم سنوورەیە غازمانەیە ڕەنگە ماوسمیست تایبەتمەندێک نەدراوە ئێستا لێرە غازی هەموو کوردستان لێرەوەی بۆ وێزگەکانی کارەبا هیچ سوودێک تایبەتمەندێک نەدراوە چەمچەماڵ لە ڕووی کارەباوە لە ڕووی داهات بێ ئەو کۆمپانیانە شتێکیانەیە بەناوی بە پرسیارەتی کۆمەڵایەتی پرۆژە بکەن لێرە وڵاهی تایبەتمەندەوەی دراوەتێ شەقامەکانی چەمچەماڵ زیاتر خراببوون بە بۆنێ و تەنکەرانی کە بەم سنوورەیە ڕۆن دووکەڵ و دووکەڵەکانیان ژینگەی چەمچەماڵ زیاتر پیس بووە یعنی ڕاستیەکەی زیانەکانیان نەتوانن بڵێم لە سوودەکانیان زیاتر بوو ڕاستە وەکو کاربا باسەکرێ کە چەند میگاواتێک زیاتر بووە چەمچەماڵ دانراوە لە بەر ئەوەی کە وێزگەی غازەکە لێرەوە سەرچاوی غازەکەش لێرە بەڵام هێشتا ئەوە لە ئاستی داخوازی خەڵکان یانی دەم سنوورە ئەبوو بە نمونە کارەبا 24 ساعتی بووایە یعنی بیرمان نەچێت هەر ئەوەی کە لەلایەن چاودێری دارایی عێراقەوە بڵاو کراوەوە کە چاودێری دارایی هەرێمی کوردستانیش ڕەزامەندی لەسەر دەربڕیوە لە 2023 و 2024 داهاتی نەوت بە نزیکی 8 تریلیۆن دینار خەمڵێنراوە اینجا لەو 8 تریلیۆنە ئەگەر وەرە پترۆ دۆلارەکەی چەمچەماڵ ئەژمار بکرایە چەندێک پارە ئەبوو تەرخان کرایە بۆ ئەم سنوورە بەداخەوە ئێمە لە ئاستی باڵا لە سەرۆکایەتی حکوومەت و بۆ خواردتر لە پەرلەمان لە کوردستان لە عێراق بە دوای ئەم بابەتانەیە نەچوو بۆیە ئێستا بینین هەموو فەرمانگەکان هاواروناڵی ئەوانە کە شارەوانی ئەڵێ من دوو شۆفڵمێ ئاودانکردنەوە لە دانەیەکمێ فڵانە ئەڵێ دەسترێکەکەی من ئەوەنە کەمە بەش ناکە بۆیە پێم وایە بۆی دەرفەت بە برادرانی تریشتن قسەکانم لە یەک ڕستەیە کورتەکەم چەمچەماڵ بە داهاتی سەرزەوی بە داهاتی ژێرزەوی بەو کارگانی کە لێرە هەیەتی نەک خۆی ئەتوانێت هەموو کوردستان و بە زیادی شەو بژێنێت بەڵام ئەگەر دەسەڵاتێکی عەدالەت و دادپەروەر و شارەزا لە بەڕێوەبردن هەبێت بەڵێ سوپاس دەکەم بچین لای کاک عەلی شەریف وەکو کەسایەتێک کاک عەلی جەنابیشت بەخێر بێی ئەگەر بەڕێز شتێک هەبێت لە سەروداوە کە دوایش مەسەلەی هەماهەنگی خەڵک هەماهەنگی خەڵک و هاوکاری خەڵک بەڵێ سوپاس دەکەم دەستخۆشی لەم برا بەڕێزانە ئەکەم گەلێشتی جوانیان وت سوپاس دەکەم من خۆم باوکیشم لەم شارە بۆ لەدایک خۆم خەڵکی ئەم شارەم شانازی پێواکەم سوپاس دەکەم بەخێر کەم و کورتی هەیە بڵێ نییە بەس ئەم شارە بۆی معلوم بوو کە کردەوەی خۆی یەتەوە ڕێ ئێمە ئەگەر حکومەتیشمان نەبێ خوشک و برای مسلمان و بەغیرەتمان زۆرە لە هەموو لایەکەوە گەلێمان بقەومێ بێن بە دەممان دەستخۆشییان لێەکەین ئەوانەیە کە بە کەلیمەیە قسە بە کیلۆیشت یارمەتی ئەم شارەی داوە دەستخۆشی لەو برا و خوشکە بە ڕێزانەی ژەکەین کەوا ماندوو بوونە لەگەڵمانە چیت بین لە ماوەی لە هاوکاریکردنی خەڵک چ لە ناوخۆی چەمچەماڵ بێت شارەکان نمونەی زۆر جوانت بینی لە هاوکاریکردنی خەڵک وەڵایشتی جوانی کردووە خەڵکەکە خەڵکەکە پێی هەڵساوە یەکێک و کاکە ئارام و سافەکەی بە بەرچاوەوەی کە چیەکەن ئەوانەمان دی و بەرچاومان بەس بەخوا کاکە هەتا ئێوارە تۆ شتێ بڵێ شتێک نەڵێ لە ساڵحی خۆیان بێ ئەوان ناچێ بەگویان ئەمە ئەڵێ پێش باران کەپنەک ئێمە ئەبێ کە قاپی زستان هات پێش زستان حیساب دەسە خۆش بێ حیساب بۆ ئەوە بکەی کەچی ڕووەدا یان نە مەبەستە لە ڕووی پاکردنەوەی ئەو ئاوڕۆکان بێ سیستەمێکی ئاوڕۆی باش بێ من خۆم لە دایرەی کارەبا بووم زستانان پێش زستانە بۆیە سیانەی خەتەکان بکرایە هاوینان سیانەی بکرایە لەبەرەوەی هاوینان شۆڕە بێتەوە خاوە بێتەوە زستانان کرژە بێتەوە ئەمان بەرنامەی ئەوەیان نییە ئیمڕۆتەوە بوو سبینێ خوا گەورەیە بەس بەڕاستی کەم و کورتی بۆ برێم نەبووە کەم و کورتی هەیە ئەم خەڵکە چی لە ناوچوو بەقەت ئەوەی دوێنێکە کوژراوە شەید بوو کاکاکۆ ئەو خوشک و برایی کەوا لە لافاوەکەی هەتیا چوو بەقەت ئەوە ناخۆش نییە ئەمە بێت تۆ ئەیسا ئەم ڕسقی کەوا دێت ئەم ئەشیایی کەوا دێت چوار برای خوێنەوار چوار شارەزای گەڕەکەکە ئەنجومەنەکە ئەزانێ ئیستا هەیە زیاد زەرەری کردووە کاکە هەیە کەم زەرەری کردووە هەیە ماڵەکەی زۆر بووە هەیە کەم بووە ئێبا ئەوەی خەڵکی گەڕەکەکە و ئەنجومەنەکە ئەزانێ
باوای بەش بکرێ بە عەدالەت کە هەمووی ئیسفادەی لێ بکا کاکە سپاس دەکەم بە قوربانتان دەستان خۆش بێ ئیشاءڵڵا جارێ ترشتی وا ڕوو ناداتەوە بەس بەخوا مشوری نەخۆن ڕوەداتەوە کاکە ڕاستە مامۆستا جەنابش بەخێر بێ سپاس دەکەین ئەگەر جەنابی شتێک هەبێت لەسەر ڕووداوەکە و گرنگی بەدەماهاتنی خەڵک بۆ خەڵکی چەمچەماڵ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا دەستخۆشی لە جەنابت و لە کەناڵە بەڕێزەکەتانەکەم بە زۆر خۆشحاڵم لەگەڵ ئەم برا بەڕێزانەیە دانیشتوین لەسەر کارەساتێکی سروشتی قسە ئەکەین. تەمەنام ئەکرد بەرپرسەکانی ئەم شارە لێرەم ئامادە بووایەن و ئینسانیش خوای پەروەردگار ئینسانی بێغیرەتی خۆش ناوێ. من هەموو جارێ نەدەمی خۆم ئەگرم و نە لە کەسیش ئەترسم تەنها ئین الله معنا خوامان لەگەڵایەمە. جا بۆیە من ئەمێ داخی دڵی خۆم و زۆربەی ئەو خەڵکەش بڵێم و چەندین جاریش بە شاهیدیە مامۆسانە ئەگەر بزانن من قسەی خۆمم کردووە لەسەر میحراب و مینبەرەوە. جا بۆیە ئەو کارەساتی کە ڕوویدا لەم شارەدا فەبیما کەسەبەت ئەیدی ناس. من وەکو بیرکردنەوەی خۆم بۆەوە ئەیگەڕێنمەوە گوناه و تاوانی خەڵکە. ئەزانی بۆ کا حەکیم ئێمە هاوارەکەین، ئێمە شوێنکەوتەی ڕەسوول الله صلی الله علیه وسلم. هەر کەسێک تۆ لەگەڵیا بووی فەرمانی خوا و پێغەمبەری پێشێل کرد خوای گەورە عقوبەتەدا. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمیە ئەزانین ئەو کار بەدەستە زاڵمانەی کەوا زوڵم مستەمتان لێکەن بەهۆی چیوەیە؟ بەهۆی ئەوەی ئێوە زوڵمەکانیان ئەبینن بەڵام ئێوە پێی رازین. نیمە وەستێ دەمێک کە زوڵم لە چەمچەماڵ دەکرێت ئەمڕۆ نیە لافاوەکە. ئەمە بەڵگەی ئەوەیە خوای گەورە نیشانتەدا ئەڵێ ئەی ئینسان ئەی بەندەکەم تۆ لەگەڵ زاڵمای منیش عقوبەتە دەم. ئەفوو جا بۆیە کاک حەکیم ئەم کارە ساتە بەڕاستی لە دڵی هەمومانە برینێکە و هەتا ماوین لە بیرمان ناچێت. بەڵام بەداخەوە هەزار جا ئەڵم بەداخەوە مامۆستا جەزا قسەیەکی کرد وەکو تێبینی برای بچووکت ئەگەرەوە بڵێ وتت حکومەت ڕووخاوە. من ئەڵێم حکومەت کاکە کارەباد نییە ئەڵێ گازوایی لوستۆمەنیم نییە، کاکە موچەنی ئەڵێ پارەم نییە، کاکە ئاود نییە ئەڵێ وەڵا ناتوانم ئاوەکەت لە گۆبتەپەوە بێنم بۆ ئێرە، کاکە قوتابخانەکانە دوێرانە و ئەمە گەڕەکی ئاسوودەی ئەنفالەکانە دوو قوتابخانەی تایە. خۆم لە قوتابخانەیەکم 1100 تەلەبەمان هەیە. باشە دەست بۆ هەر شوێنێ ئەڵێ هاوکاریە ئەو قوتابخانەیە بگەن قوتابخانەیە لێرە بکرێت. کاکە مزگەوتە خێرخوازە من گلەیم لە خێرخوازەکانی شەیە مامۆسایانی بەڕێز وەکو برای بچووکتان ئەگەرم قسە وەرگرن هەر خێرخوازە وای لە حکومەت کرد تەمەڵ بێت لە خزمەتکردنی خەڵک. ئەمە زۆر مشکیلەیە. حکومەت کاکە پارەی هەیە. برای بەڕێزم کاکباران وتی ئەم داهاتە بۆ کوێ ئەڕوا هەمومان نەزانین بۆ کوێ ئەڕوا بۆی گیرفانی چەند کەسێک. بەڵام ئەی خەڵکی چەمچەماڵ بۆ خۆتان ئیتر یعنی ئیتر لەمە زیاتر بزانن کێ لە پشتانە و کێ لە پشتانیە. ئەو کۆمەکیە کە خڕ ئەکرێتەوە باشە بەشی دوایی ئەیبینن یا ڕەبی قسەی من دەرنەچێت. زۆربەی ئەوانە وەریەگرن کە هیچ زیانێکیان بەرنەکەوتووە. بۆیە داوا ئەەکەم لەو کەسانی کەوا کۆمەک و هاوکاری ئەنێرن بیگەنە دەستێکی ئەمین. دەستی نائەمینمان زۆرە کاک حەکیم لەم شارەیە لەم وڵاتەیە. بەڕاستی ئەوەیشی بەرپرسە و دێتە ئەم شارە قەناعەتم وایە بۆ لایڤ و بۆ ڕسم گردن و بەس بۆ ئەوە دی هیچی تر نییە و دەستیشی خۆش بێ. ئەو خەڵکە نازانی چیەکە لە کات ئەو لافایە بەرپرسێ دێ بۆیرە 1000 ڕسمی لەگەڵەگرن. کاکە من ڕسمم بۆ چییە؟ من خزمەتم ئەوێ. من کە دەنگی داوە بە تۆ کاکە دەنگ لە خەڵک و خزمەت لە تۆ. باشە من مامۆستا معروفە زانێ چەند ڕۆژە لەگەڵ تیمێکە خەریک پاکردنەوەی ئەو کۆڵانانم تەلەفۆن بۆ قائیم قامەکەم دوو شۆفڵم بۆ دابین بکات بۆ پاکردنەوەی قوڕولیتەیە چۆن جواب من بداتەوە و باخۆی لەم کەناڵەوە گوێی لێ بێ. ئەڵێ من ناتوانم هیچت بۆ دابین بکەم. باشە من یەکی مامۆسا کە 1001 معاناتم هەیە کاکە بۆ بتوانم خەڵکت بۆ دابین بکەم ئەو ناوە پاکەمەوە بۆ بتوانم ئاوت بە تەنکەر دەستخۆشی لەو برانی کۆرومۆرەکەم کە تەنکەران بێ بەرامبەر لە سلێمان و ئاوێنە ناومان
بۆ بتوانم تەنکەر ئاو دابین کەم پاکیکەمەوە شۆفڵ بتوانم دابینی کەم ماتۆڕ و سۆندە دابین باشە حکومە تۆ ئەتر ناوچێنی لە خۆت لێرەشەوە ئەڵێم وحدەی ئیداری ئەم شارە ئەگەر دەست لە کار بکێشێتەوە بە شایەدی هەمووتان بە شایەدی هەموو خەڵکی چەمچەماڵ مامۆستا ئەحمەد نازانم ڕێژەی ئەو مەبلەغە پارەی بۆ شاری چەمچەماڵ ساڵانە دابین نەکرێت چەندە ئەگەر ئێوە معلوماتان هەبێت والله هەرێم بودجەی نییە هەرێم لای هەرێم نیەتی دیار نییە کەس نازانێت چیدا باش ئەگەر داهاتێ بۆ ئەم شارە دانن بە شایدی هەمووتان منە ڕۆمە جێگەی ئەو پیاوە ئەگەر ئەم شارەم نەکردا جوانترین شان بزان وەکو خۆم بەڵام بەداخەوە یعنی تۆ نەتوانی یەک خزمەت گوزاریکم پێ بڵێ بۆم خەڵکە ڕەش و ڕووتر کردا هەمووی من تاقانەیەکی ئەنفالم کاکە سەد جا لە مزگەوت دەرمەکەن و ئەم تێرن و ئەم بن کارەسا دەخۆڵقە لەم وڵاتەیە ئەم وڵاتە کاکە کام بەڕێوبەرەی تۆ بە نزم ئەزانی لە ئاستری نزمایە گەندەڵە براکەم لێرە من ئەزانم من خۆم شتەکان ئەبینم کاکە من هام لە ناو مۆزوعەکەی زۆر ئەگەڕێم زۆر بە دواشتا ڕووم باوەڕ بەڕێوبەرێکی قوتابخانە کاکە گەندەڵیەکە لە لەو پلە پۆستەی خۆی کە تیادایە بەڕێوبەرێکی ئاو کە لەسەر بیرە نەوتەکانە یعنی شت وامان لایە مەعقوڵ نییە لەم شارەیە ئەو بەرپرسانە هەن بەرپرس ئەسڵەن هەر لەم شارەیە نییە یعنی بۆ گەیشتۆتە ڕادەیەک ئەم کارە ساتەیش کە ڕووی داوە و خوای پەروەردگار بەخێر بیگەڕێ بۆمان هەر جارێ مامۆسا کۆمەڵی قسەی جوانی کرد کە تاقیکردن لەلایەن ئیلاهی خوای پەروەردگارەوە حاسبوا ئەنفوسەکم ئەی خەڵکینە کاکە مەحاسەبەی نەفستان کەن ساڵێ لەگەڵ کۆمەڵە کەسانێکا بووی دزی و جەردەی لێت کرد کاکە قسەی جوانی کرد ئەوە بۆچی بیرە نەوتەکانی کۆرمر بتەقێتەوە کونسوڵخانەکان نامێنێ نوێنەری وڵاتان نامێنێ سەرۆک وەزیرانی عێراق نامێنێ هەرچی وڵاتی پەیوەندی لەگەڵاکەن بۆ چارەسەرکردنی ئەی باشە بۆ ئەم لافاوە ڕوویداوەتۆ ئەڵێ وەڵام من پارەم نییە و من ناتوانم هاوکاری خەڵک بکەم و باوەڕیشم نییە هەچ ئیش و پرۆژێ گەیشتە لیژنە و لیژنەکاری دەستی لێ بشۆ وەکو خۆم ئەو پارەی کە ئەو حکومەتە لەلایەن خێرخوازەوە کۆی ئەکاتۆیدا دەخەڵک من بەو شێوازە دابەشی ناکەم ڕێگەی ترم هەیە کە دابەشی کەم بۆ ئەوەی بە عەدالەتی دابەش بکرێ دڵنیاتانەکەمەوە ئەو کۆمەک و یارمەتیانەی کە کۆ ئەکرێتەوە بدرێتە هەندێک دەست فەقیر و فقرا ئەوی لێ قەڵماوەری مامۆستانی ئاینی هیچ ڕۆڵێکیان نیە لەو لیژنەیە کە پێکاتوە بۆ کۆمیسیۆنەکە و چۆنێتی دابەشکردنەکە مامۆستا حەکی من زۆر گلەیم لە مامۆسای ئاینی هەیە باشە ئەزانی بۆ نەک هەر من خەڵکی هەمووی من تاکە مامۆسامەوە بزانم وەکو مامۆسایەکی ئاینی بە ئەمامە و ڕۆشتومە ئەگینا وەکو ئەوە خۆم بە خزمەکاری هەموو خەڵکەزانم خۆم بە خزمەکاری بچووکتری مناڵی ئەم شارە ئەزانم وە شانازیشەکەم مامۆسایانی ئاینی زۆر جار بۆ نەو ئاهەنگ و بۆ مەراسیمەکان زۆر حازرن بەڵام کام مامۆساتان بینی بە دوای تەنکەرێکەوە ماسیحەیە لێ بدا شۆفرێک پێیا بکات شتێک بکات مامۆستا جەزا شەر داوای لێبوردن دەکەم ئەمانە یعنی ئێمە هاین لە ناو مەسائلەکانە ئێمە ئەزانین یعنی مامۆسایانی ئاینی بەڕاستی کۆبوونەوە ئەکرێت لە پشتپەردەوە من یعنی چی سوودێکی هەیە بۆ من سپاس دەکەم دێمەوە خزمەت مامۆستا کاک معلومەتی جەنابی بەخێر بێ وەکو سەرۆکی ئایندا بۆ پاراستنی ژینگە ئەم لافاوە بەرەنجامی چی بوو یاخود لێکەوتە ژینگەیەکانیشی چیە لەسەر سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی بەنای خۆی گەورە و میهرەبان دەستان خۆش بێ سوپاس بە خێراتنی سەرجەمە و میوانە بە ڕێزاناکەم بەڵام من پێش وەڵامدانەوەی پرسیارەکەت ئەمەیە بە یەک خولەکێک تێبینیەک بڵێم یعنی ئێمە بەچی بڵێن کە چەمچەماڵ لە ئێستاە خزمەت نەکراوە یاخود خزمەت ناکرێ وەرە ناو سنتەری شار و بە قەزا و ناحیەکانی شێوە لە ١٨ ئەو فەرمانگانەی کە حکومەت دەوامی تیاکە ینی سەردەمی سەدام حوسێنە یاخود بەشێکان لە خانووی کرێیان ینی لەم شارەیە فەرمانگە هەیە زۆرترین پارەی حکومەت داهاتەکەی کە لەوێەوە ئەچێتەوە بۆ حکومەت پارە لەلایەن ئەوانەوە کۆکرێتەوە خۆی لە کرێت چیایە ینی بەشێک تاوەکو ئێسا کە ئێستا ساڵی 2025 بەشێک لە فەرمانگە حکومەکان لە قەزای چەمچەماڵە بەداخەوە لە خانووی کرێایە کەواتە ئەمە هەر لە ئەساسا قەزای چەمچەماڵ تەنانەت لە ڕووی پەرەپێدانی بینایی فەرمانگەکانی خۆشیەوە گرنگی پێنەدراوە لە بابەتە ژینگەیەکەیە کە حەکیم هەمومان نەزانین بەداخەوە لە ئێستاە بەهۆی گۆڕانەکانی ئاو هەواوە یاخود کەش و هەواوە
لە چەند ناوچەیەک لەسەر ئاستی جیهان کارەساتی سروشتی ڕووی داوە ئەویش لە چەند خاڵێکا خۆی بینێتەوە ئەوەیە یاخود لە هاوینە بەرزبوونەوەی پلەکانی گەرما یاخود سووتانی دارستانەکان و لە زستانیشا بەشێکی ئەگەڕێتەوە بۆ دابارینی زۆر لە مودەیەکی زۆر زۆر کەمە هەموو بەڕێزانی کە لێرەن بەشێکی زۆری خەڵکی گوندنشینە یاخود تەمەنێکیان هەیە لە ماوەی ساڵانی ڕابردووە ئەوەی کە ئێمە بینیمانە بۆ نمونە لە سەرەتای وەرزی پاییس بەشێک لە باران ئەباری ئەم بەشە تەنها ناوێنەنا بارانی پەڵا بەڵام ئێستا بەداخەوە سەیرەکەی لە ماوەی کەمتر لە ماوەی 24 کاتژمێر لە شوێنێکی وەکو قەزای چەمچەماڵ بۆ نمونە 80 ملیم باران باریوە کەواتە ئەم گۆڕانی کەشوهەوایە کە بەداخەوە ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردووە تەنها لە وڵاتانی جیهان یاخود دراوسێ وڵاتانی هاوسنووری خۆمان ئەسمان پێکردو کە بەداخەوە ئێستا کارەساتەکە لە وڵاتی خۆمانە سەری هەڵداوە ئەمەش ڕاستە بەشێکی ئەم گۆڕانکاریانەکە حەکیم ئەگەڕێتەوە بۆ ئاستی جیهانی و بەشێکشی ئەگەڕێتەوە بەڕاستی بۆ کەم تەرخەمەکانی خۆمان ینی هەرەمە بۆ زانیاری بینەرانی خۆشەویست عێراق پێنجەمین وڵاتە لەسەر ئاستی جیهان کە زەرەرمەندی گۆڕانی ئاوهەوایە لە کاتێکە عێراق خۆی نەبووەتە مەترسی پیسبوون یاخود وێرانکردنی ژینگەی نەک وڵاتەکەی خۆی هیچ وڵاتێکی دراوسێ کەواتە لە دوای شۆڕشە بڵێن پیشەسازی کە بەداخۆی ئەمە بینی لە ماوەی ساڵانی ڕابردووە لە کۆنفرانسە ژینگەیەکانە ئەو وڵاتانە پابەندی ڕێنمایە ژینگەیەکە نابن بۆیە ئێستا عێراق پێنجەمین وڵاتە لەسەر ئاستی جیهان کە مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوای تێدا سەری هەڵداوە باشە بین سەر لێکەوتێ و لافاوە لەسەر ژینگە و بڵێن دەشت و دەر و کشت و کاڵ ئێمە ئەگەر ئەوەی ئێستا سەیریکەن ئەوەی کە برای بەڕێزشمان کاگوریا باسی کرد ینی ڕاماڵینی خاک یەکێکە لەو مەترسیانەی کە ئێستا لە قەزای چەمچەماڵە و لە زۆربەی ئەو شوێنانە سەری هەڵداوە کە بۆ نمونە ئەبێتە هۆکاری دابارینێکی زۆر و لە وەرزەکانی هاوینە مەسلەی بە بیابان بوون مەسلەی وشکە ساڵی ئەمانە هەمووی کاریگەری ژینگەیەکان لە دوای خۆی بەجێهێڵێ من ئەمڕۆ بیرم لاوا کردەوە کە سوپاس بۆ خوا ئەم کارەساتی کە بەسەر قەزای چەمچەماڵە هاتووە قوربانی نەبووە ئەوەی کە بەڕێزان باسییان کرد ئەم کارەساتە بە شەو بواە ئەبواە دوای یەک مانگی تر هەمومان بمانگوتە ئایا فلان تەرم فلان جەنازە دۆزرایەوەیان نا کە گومانی تیانی ئەمە لێکەوتە ژینگەیەکانی زیاترە بوو بەڵام سوپاس بۆ خوا سەرە ڕای زیانە مادیەکان زیانە گیانەکان کەمتر بووە کە بۆ نمونە ئەو دوو هاوڵاتیە بەڕێزە بووە کە تێدا شەید بوونە کەواتە هەر خۆی لە خۆیان یەک شتێکی ترکە حەکیم مەگەر ئێمە لایەنە ژینگەیەکەش نەڵێن ئێستا ترس و دڵە ڕاوکیە لای خەڵک دروست بووە ینی من بەشێک لەو خێزانانەی کە سەردانیمان کردووە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردووە چوونەتە گەڕەکەکانیان ئەڵەیە کاک معروف ئێمە خانۆکانمان لەبەر چاو کەوتووە ئەڵێ بۆ نمونە چی زەمانێک هەیە هەفتەیەکی تر یاخود ساڵێکی تر دوو ساڵی تر ئەم کارەساتێکی ئێستا ڕوویداوە دووبارە نەبێتەوە کەواتە ترس و دڵە ڕاوکیەکی لای خەڵک دروست کردووە ئەوەی کە باس کرا ئێمە لە ساڵانی ڕابردووە زۆرترین ئەو ناوچانە زەرەرمەندە بوون کە دۆڵ و شیو بوون هەفتەی ڕابردوو کەژناسی ئاگاداری ئەوەیە کە دەیگوت تکایە ئەو کەسانی کە لە دۆڵ و شیوەکان نزیکن ئاگاداری خۆیان بن بەڵام ئەم پیاوەرە لە چەمچەماڵ و دەوروبەری پێچەوانە بۆتەوە ئەو شوێنانێک کە زەرەرمەند بوونە ئەو ناوچانن کە شوێنی بەرزن بۆ نمونە هەر زەوی یاخود خانۆکانی موسەلەسەکە بڵێن سێگۆشەکە لەگەڵ پرە گوڵەیە بەواچێت چەند دەفتەرێکی فەرق بێت لە ڕووی کڕین و فرۆشتنە بەڵام ئەو زەرەرەی لە سێگۆشەکە کەوتووە بۆ نمونە لە گەڕەکی پرەگوڵە نەکەوتووە کەواتە ئێمە باسی ڕێگە چارەکانەکەین ئێمە ئەبێ بگەینە ئەو قەناعەتەی کە گۆڕانی کەشوهەوا واقعە هەم حکومەت هەم هاوڵاتیان ئەبێ بگەنە ئەو قەناعەتە خۆیانی بۆ ئامادە بکەن تازە ئەو سەردەمە بەسەر چووکای حەکیم کە ئێمە جۆ بەوە نەدەین لە تەنیشتی چەمێک لە تەنیشتی ڕووبارێک زۆر زۆر لامان ئاسایی بێ خانوویەک دروستکەین ئێستا بەهۆی گۆڕانی کەشوهەواوە ژیانی هاوڵاتیان ئەگەر لە بەرزترین شوێنی ئەو شارەیە بێ لە مەترسیایە کە ئێمە تەمەنا ئەکەین هەم لایەنی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان کاک حەکیم ئەمڕۆ ئەم کارەساتە لێرە ڕووی داوە بەیانی خوانەخواستە لە شارەکانی تر ڕووەدا کەواتە ئەبێ ئەم کارەساتی چەمچەماڵ
ببێتە وانەیەک لایەنی کەم شار و شارۆچکەکانی تر کاری لەسەر بکەن بۆ ئەوەی ژیانی ئەو هاوڵاتیانی کە لە سنوورەکانی خۆیانان نەبێتە مەترسی. پاستەکەنەگە بدێ کاک ئاسۆس عزیز کە بەڕێزیان ئەندازیارە گەر خوێنەوەیەکمان بۆ بکەم لە بۆکاری لافاوەکە و کاریگەری بڵین گۆڕینی ڕێرەوە سروشتەکان و پڕکردنەوەیان اینجا سیستەمی ئاوڕۆی چەمچەماڵ چۆنە هیچ بڵین کەم و کوڕی زۆرە لەو ڕۆوەکە نەیتوانی و ئاوەکەش لە خۆ بگرێت. بەناوی خۆی گەورە و میرەبان بە خێراتتانەکەم زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس دەکەین. ئەمە بابەتەکە بەڕاستی کارەساتێکی ناخۆش بوو بۆ ئەم شار و هاونیشتیمانیان و هاوشاریمان زۆر بەداخەوەین خۆی گەورە ینی بۆیان بە چەند قات پڕ بکاتەوە. ئێمە دین باسی ئەم بابەتە لە ڕووی ئەندازیاریەوەکەینە و بابەتانی تر برایانمان باسییان کرد و خۆی گەورە پاداشیان بداتەوە. لە ڕووی ئەندازاریەوە ئێمە یعنی هەموو شارێک ماستەر پلانی ئەبێ هەبێ دەبێت ماستەر پلان لەسەر ئاستێکی باڵا و کۆمەڵە خەڵکی شارەزە لەم بوارەیە چەمچەماڵ ماستەر پلانی نییە چەمچەماڵ ماستەر پلانی هەیە لە 2002 ماستەر پلانی بۆ دانراوە هەتاکو 2035 بەڵام ئایا ئەم ماستەر پلانە هەتا چ ڕادێ جێبەجێ ئەکرێت ئایا لیژنەیەکیە وربینی لە سەروی شارەوانەکانەوە یان لە سەروی لایەنە پەیوەنددارەکانی کە لەم شارەیە هەن ئایا بەدادوچینیان هەیە ئایا ماستەر پلانە جێبەجێ ئەکرێت تا چ ڕادێ جێبەجێ ئەکرێت یان هۆکارەکانی جێبەجێ نەکردنی ماستەر پلانە چییە؟ ئەنێ ماستەر پلانە دانراوە کە ئەبێت ینی چواردۆری ئەم شارێت شەقامێکی 6 مەتری هەبێ شار بەیەکەوە بەستێتەوە ئەم شەقامە 6 مەتریەکە ئەکرێت کۆمەڵێ تێپەڕبوونی ئاو کۆمەڵە قەنتەرە و کۆمەڵە شۆنی ڕاڕەوی ئاوی هەیە ئەبێ حسابی بۆ بکرێت بەڵام حسابی بۆ نەکراوە ئەو شۆنانەی کە لە دەرەوەی ئەم ماستەر پلانن کە سەر بە وەزارەتەکانی تری جگە لە وەزارەتی شارەوانی لەوانەیە وەزارەتی کشتتوکاڵ و ئەوانە بێ ئایا تا چ ڕادەیەک ڕێگری بوونە لەو کەسانی کە ئەم زەوێ مەڕیانە یاخود ئەو زەوێ کشتتوکاڵانە بەکارێنن و بە ئارەزوی خۆیان بەنداوێکی تیا دروستەکەن و چەند کەسێک بۆ خۆیان بۆندێک دروستەکەن کە نازان کاریگەرەکەی تا چ ڕادەیەک یاخود گلدانەوەی ئاوی تا چ ڕادەیەەکە کە لە ئێستادا سپاس بۆ خۆی ینی سەردەمێکی تەکنۆلۆژی و زانیاریە یعنی کۆمەڵێ بەرنامە و کۆمەڵێ تەکنۆلۆژیای سەردەم هەیە کە پێش حەدەسەکە ینی پێش ڕوودانی شەکە تۆ کاریگەری ئەو بارانە ئەو لافاوە دیاری ئەکات یعنی بەرنامەی GIS هەیە یان GPS هەیە بەرز و نەزمی و تۆپۆگرافی شار و چواردەوری شار دیاری ئەکا ڕێڕەوی ئاوەکان دیاری ئەکا یعنی ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان یعنی ئیش لەسەر ماستەر پلانی شار بکەن ڕاڕەوی ئاوەکانی لە دەرەوەی شار و ناوەوەی شار و ئەو مەترسیانی کە لەسەر گەڕەکانی چواردەوری شار دروستە بێ کەمی بکەنەوە ئەویش بە جێبەجێکردنی کۆمەڵێ یعنی هۆکار کە دانراوە لە ماستەر پلانە یاخود ئەو ڕێڕاو ئاوانە یاخود ئەو زێرا بۆ ئاوەڕوانی کە لە شارە هەیە ئایا بە پێی سیستەمێکی ستاندەردی عالەمی دروست کراوە ینی هیچ لایەنێک نییە بەدادەچوونی ئەم شتانە بکات ینی لەوانەیە گەڕەکێکە بێ سەرژمێری دانیشتوانی ئەو شۆنە زۆرە بەڵام سێرەکەی مەجارێکی کەمی بۆ ڕێکی باریکی بۆ دانراوە ئەمەش تەحملی ئەوە ناکات حسابی ئاوەڕۆی باراناوی سەقفەکان و ڕێگاوبانەکان و دەشتایەکانیان نەکردووە لە ناو شارە یاخود ئەو چەم دۆڵانی کە لە دەرەوەی شارن ئێستا هاتوونت ناو ماستەر پلانی شارەوە لە ماستەر پلانە ئەبێ حسابی وە بکرێم شۆنانە نەکرێت بە شۆنی نیشتەجێ بوون بکرێتە شوێنێکی گەشتیاری بکرێت بە بۆ نمونە شوێنێکەوە ینی دوور بێت لەوە ینی کارەساتی مرۆییەوە یان بۆ نمونە شوێنی کارگەکان ئەبێ لە شوێنێکا بێت دارستانی دەستکرد ینی بەڕاستی ینی ماستەر پلان ئەگەر هەش بێ جێبەجێ نەکرێت وایە نەبێت ینی بۆیە ینی لایەنە پەیوەندیدارەکان بەس کێشەی ئاوەڕۆشی هەیە سنووری چەمچەماڵ جگەلەوەی کە ڕێڕەوە سروشتەکانی پڕکرابێتەوە بەڵێ حتمما ئەگەر کێشەی ئاوەڕۆی نەبێ ئەو لافاوە ینی لە 150 بتوانێت لە ڕووی ئاوەڕۆیەوە ینی تێپەڕ بێ بەناوێت کەمترین لافاو دروستە ینی کەمترین شۆن زیانی بەرەکەوی ئەگەر زیانەکەش هەبێ عادەتەن لافاو کارەساتێکی سروشتیە بەڵام ئەبێ کاربەدەستانی ئەم وڵاتیان ئەم شارە ینی بۆ داهاتوو بیری لێ بکەن و ماستەر پلان کە دا ئەندرێت بەڕاستی کۆمەڵی زۆندا ئەندرێ بیر لە کۆمەڵی سەکتەری سەرەکی ئەکرێتەوە ینی شوێنی نیشتەجێبوون دیاری ئەکرێت شوێنی سەوزایی دیاری ئەکرێت نسبەی سەوزایی دیاری ئەکرێت شوێنی کارگەکان شوێنی ینی ئەو شوێنی گەشتیارەکان هەمووی ئەبێ لە ناو ماستەر پلانەدا بنرێت و حسابی بۆ بکرێت ماستەر پلان بۆ دەبۆ 30 ساڵ دیاری ئەکرێت بۆ داهاتووی ئەو شارەیە گەشەسەندی ئەو شارەیە بەڵام ئەم شارەی ئێمە خۆتان ئەیبینین ینی کۆمەڵێت تەجاوزاتی تایە کاگوریا بەڕێزیان کە لە لیژنەکان باسی کردووە کە ئەم شتانە کراوە بە بەرچاوکیەوە کراوە باشە ئەی هیچ بڵێن پارێزەرێک نییە بۆ دەوروبەری چەمچەماڵ بڵێن بۆی ئاونێتەوە من ئاگادار هیچ پارێزەرێک نییە دەبێ هەبێ لە ڕووی ئەندازیاریەوە بۆ خۆ پارێزی لە لافاوگەرەمە هەبووایە ڕوونێدا نییە هیچ شتێک نییە من ئاگادار مەگەر هەبوایە
حتمما ئەم کارە ساتە بم شێوازە نابوو ڕاڕاوێکی ئاویان دروست بکردایەت ئاوەکان بۆ دەرەوەی شار ببەردایە ینی لەوانەیە کەمترین زیانی هەبووە یاخود زیانی هەر نەبووە ینی بڕوا ناکەم شتێکی ئۆتۆکراوی هەر بیریشی لە نەکراوەتەوە بە حەقەت ینی زۆر زەرورە ماستەر پلان هەبێت جێبەجێ بکرێت لە شارە لیژنەیەکە بێ گوربینی بکایە ماستەر پلانەتە چ ڕادەیەک جێبەجێ کراوە کۆمەڵێک لەوانەیە لە ئێستاە ئەگەر کەسێکە بێ بە دۆداچوونی ورد بۆ ئەم بابەتە بک بە تایبەتی بۆ ماستەر پلانی چەمچەماڵکە وەکەوەی باسەکەن بڕەپارەیەکی خەیاڵی دراوە بە کۆمپانیەکە ماستەر پلانی دانەوە بەڵام هیچ وردبینێک ناکرێت کام ماستەر پلانە تا چ ڕادەیە جێبەجێ کراوە ئەو پرۆژانی کە کراوە کۆمەڵە کارگە و کۆمەڵە شۆنی وەبەرهێنان و کۆمەڵە شۆنی معامل و بانزیخانەوانەکە لەم شارەیە هەیە هەندێکی لە زەوی خۆیان کردوێتی و لەبەرەوەی زەوی خۆیەتی یاخۆ چەند ساڵەکە بەدەست خۆیەتی یعنی حسابی لەوانەیە بۆ حکوومەتیش نەکرد بێ کۆمەڵشتی دروست کردووە ئێستا کاریگەری هەیە بەسەر ئەم کارە ساتەوەی کە ڕوویداوە لەم شارەیە ئێستا باشینشت چییە بۆی بکرێ بۆ یەکەم حاڵەتە دووبارە نەبێتەوە بۆ ئەم حاڵەتە دووبارە نەبێتەوە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان یعنی بەڕاستی ماستەر پلان کە دانراوە حتمما ئەو ماستەر پلانەکە دانراوە لەسەر کۆمەڵی ئەساس و بنەما دانراوە بەڵام ئەبێت جێبەجێ بکرێت ئەو شۆنانی کە زیادەڕەوین بۆ نمونە بینا هەیە لەسەر زێرابی سنووقی لەم شارەیە دروست کراوە یعنی بینا هەیە لە ناو جەرگەی شارایە کە شوێنێکی زۆر استراتیژی هەموو ساڵێکش ئەو شۆنە کە نزیک قامێتە لافاوی لێ لەسێ ساڵانی پێشووکە و بینانە نەبوو کار یعنی لەوێ زرابێکی سنووقی گەورەی هەبوو ئێستا لەوێ کۆمەڵی بینا دروست کراوە کاریگەریان هەیە لەسەر یعنی ئەم ڕاوی ئاوەیە کە ئەبێ ئەو بینا تەجاوزانە لە چواردەوری شار لە ناوی شاردا ببرێت سیستەمی ئاوەڕۆی دووبارە ڕێکدیزاین بکرێتەوە لەلایەن کۆمپانیایەکی تایبەتەوە کە ئەمانیش کۆمەڵی بەرنامە و کۆمەڵی جیازی تەتەوڕی سەردەمی تەکنۆلۆژیای ینی تەکنۆلۆژیایەکی سەردەمانە بەکارهێنن ئەتوانرێت دووبارە ڕێکدیزاین بکرێتەوە ینی بۆ ئەوەی ئەم کارە ساتە دوور بکرێتەوە ئەمە لە ڕووی ئاوەڕۆ و لافاوە بەڵام ئەم شارە لە ڕووی چەندین ڕوویترەوە لە ماستەر پلانە کێشەی هەیە وەکو بۆ نمونە نەبوونی سەوزایەکی زۆر نەبوونی دارستانێک نەبوونی شوێنێکی بۆ نمونە گەشتیاری لەم شارەدا کەم شارە بە چوادەوری بە کۆمەڵەشتی دەورە دراوە یعنی لە هەندێک پرۆژە هەیە لە نزیکی ئەم شارە خوا نەخواست ئەگەر یەک تەقینەوەیەک شتێک لەوانە کارەسەتێک گەورە لەسەر ئەم شارە دروست بێ یعنی کۆگای غازێ نزیکی ئەم شارەیە ینی ئەبێ بەرپرسارانی ئەم شارەوانی کار بەدەستن ینی بیر لەوە بکەنەوە خەڵکێکی اختصاص بێنن ئەم کۆگایانە نزیکی ئەم شارە نەبێت دوور بخرێتەوە بەڕاستی کارە ساتە لە هەندێک ڕۆ ئەگەر مامۆستا جەنابیشت بەخێر بێ بۆ ڕێدرەنگ هاتینە خزمەت جەنابیشن ئەگەر بزانم جەناب لە شۆڕشی بە برسێن زمانی شۆڕشی کۆمەڵی دادگەریشی لەوێ زیانەکان زۆر بوون لە سنوورەکەی ئێوە باردۆخی خەڵک ئێستا چۆنە بەڵێ دیارە بە نمرە یەک لەسەر ئاسی خێزانەکان پێچێ کاریگەریەکە زۆرتر لە شۆڕژ بێ یان ئەوەی لە منەوە دیارە کاریگەری زۆر بووە خێزانگەلێکی زۆر زیانیان کردووە و ئەو دوو هاوڵاتیش کە کۆچی دوایان کردووە تویان لە شۆڕژ دانیشن یەکێکیان بەداخۆ لە نێو ماڵەکەی خۆیان خنکاوە یەکێکیشیان دیواری مزگەوتی ڕووخاوە بە سەریا و هەرسی هێناوە کارەساتەکە لەوێ زۆر گەورەیە و ئەوەی کە دوو جار ئەم کارەساتی گەورە کردوێتەوە شۆڕ شوێنێکی زۆر هەژارنشینە ئەگەر ئەم ناوچەیە بەگشتی شوێنی خەڵکی ناوەند و هەژار بێ ئەوە بۆ شۆڕش بە نمرەیە زیاتر وایە لە حاڵی ئاساییە خەڵک لەوێ خاوەن گوزەرانێکی خراپە ئەم کارەساتەیش ئیزافە بۆتە سەر ژیانیان ئەوەندەی تر هەژارێکیان لێ دەرکەوتە ئەوەندەیش تر کارەساتەکە لەسەر شانیان قورسە و بە تایبەت لەوێ چوار شوێنی زۆر بە خەستی گردوێتەوە بەشێک لە گەڕێکی پیرادیەکان زۆر بە خەستی گردوێتیەوە زۆر ئەزێتیان بۆەوەی ئافرەتێک بەداخۆ لە نێو ماڵەکی خۆیان خنکاوە لە گەڕێکی باوەیەکان لە دوو شوێن زۆر بە توندی و زۆر بە خەستی گردوێتیەوە و تەنان تا ڕۆژێ دوای ئەوەی شوێن هەبوو یەشتا کە ئاوی زۆری لێما بوو ڕۆژێ دوای کارەساتەکەیش و بەشێ لە گەڕێکی مۆفەریەکان بەداخەوە کارەساتەکە لەوێ زۆر خراپ بووە ئەوەی زۆر جی ناڕەحەتیە ئەو بەشەی گەڕێکی مۆفەریەکان کە لافاوەکە ڕووی تێ کردووە تا ئیستا خزمەتگوزاریە سەرەتایەکانیان نییە تا ئیستا کۆڵانەکانیان قوڕن هەر لە حاڵتی شوێنەیشە قیر نین خزمەتگوزاری سەرەتاییان نییە و لافاش ڕووی لە ماڵەکانیان کردووە و بەشێک لە گەڕێکی سەنگای و شێخانەکانیش بەداخەوە کارەساتەکە لەوێ زۆر گەورەیە و زۆر پێ کاریگەری زیاتیان لەسەر ژیانی ئەو خەڵکەی ئەوێ ئەوە بەڕاستی زۆر ماندووکەرە زۆر بە ئازارە ئەوەی کە لەوێ ئەیبینی باشە بەس پێشتر بڵێن چەمچەماڵ و شۆڕش کێشەی ئاوی هەبوو ئێستش لەم لافاوە کێشەی بۆ دروست بوو بە دڵنیاییەوە ئێمە کێشەی کەماوی دەڵێن
حاڵتێکی مزمینە لەگەڵمانایە ئەمڕۆکە تیمەکانمان کە چوینە گەڕەکێک پاکەوە بکەین خاوەن ماڵەکان داوایان لەوا کرد ئێستا تەنکی ئاوەکەمان ئاویتیانی ئەگەر دەکرێت بە تەنکەرەکەتان بڵێت تۆزی ئەو بکاتە کە ئەو تەنکیانەوە بتوانین دەم و چاومان بشوین بتوانین کەمێک ئەومان هەبی یعنی کەسێک ماڵەکەی پڕبووە لە قوڕ و لیتەی مەقان بەڵام نەک ئاو نییە جوورەکەی پاکەوە بکە ئەو نییە دەست نوێژی پێ بگرێ ئاو نییە خۆی پێخاوێن کاتەوە ینی ئەوە بەڕاستی زۆر ناڕەحەتە من ئەم ئێستا بۆی لافاوەکە وای لادەنە لە زستانیشدا دەڕۆژ جارێک ئاو دێت چەندە ینی وڵای هەر عادەتەن لە زستانە ڕێژی بەکارهێنانی ئەو کەمە ینی ڕەنگ فەرقێکی هەیە لەگەڵ هاوینە بز من ئەتاکو ئەم هەفتەی پێشوێش من لە ماڵی خۆم ئاوم کڕیوە ئاوت کڕیوە بڵێ ئەرۆڵا ئەم هەفتەی پێشوویش ئاوم کڕیوە بەمەرجێ من لەگەڵ دایکمە لە حەوشەیە کاژین ینی بە یەکەوەین تقریبەن دایکم تەنها خۆیەتی و ئێمەش ئاوە دووسێ هەزیین دوو فەرعی ئەومان هەیە بە فەرمی طبعاً دوو ماڵین بس ئەوە بە هەمومان 34 کەسین هێشتاکە ئاوەکەمان بەشی ئەوەی ناکە بگاتە کاتی ئاوهێنە جارێکە ئاوە کڕینەوە ئەو پرۆژە شەو پرۆژەی ئاوی گۆفتە پەڕایکێشنەوەی شەر دواکەوتو دیسان وڵایەوە دیارە ئەو کاک حەکیم کەناڵی ئەسمانی پێیان دانەنرا بوو من لە کەناڵی محەلی کۆمەڵ لێرە کارمە کرد پێش 2010 بڵێ ڕۆژێ بڕێوبەری فەرمانگەی ئاوی چەمچەماڵ پەیوەندی پێوەکردنی و تیەمانتەوێت لێدوانێکتان بۆ بدەین ئێمە ڕۆژنامە نووسەکانی ئەم شارە کۆبینەوە ڕۆشتین بۆ گۆبتەپە لەسەر ئاویزیێ لەسەر پردەکە لەوێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە باسی پرۆژەی ئاوی گۆبتەپەی بۆ کردین ئەوە ئێستا تەمەنی کەناڵەکەیەوە چەندێکە بەڵێ تەمەنی کەناڵەکەی 16 ئەوە 16 ساڵ 17 ساڵ پێش ئێستا من لە وەکو نوێنەری کەناڵێکی محەلی چەمچەماڵ چوم لێدوان لە بەڕێوەبەری ئاوی ئەم شارە وەرگرتووە کە گوایە ئیتر لە ئێستا بەدواوە پرۆژەی ئاوی گۆبتەپە دێ بۆ چەمچەماڵ ئەوە ئیسێشەوە ئەو کەسی ئەو ڕۆژە لەدایک بووە ئێستاکە ئینسانێکی گەورە و کامڵە نییە ئێستا ڕەنگە خێزانی دروست کرد بێ ئێشتا ئاوەکار نەگەیشتووە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دڵشاد دوای دێمەوە خزمەتت ئەگەر بچین و لای مامۆستا جەزا ئەحمەد مایکەکەشمان هەر کەوت مامۆستا ئەگەر وەکو کۆمەڵی دادگەری ئێوە چیتان بۆ خەڵک کردووە لەم سنوورە بۆ بەنیازن چی بکەن لە کاتی لافاو بێ لە کاتی تردا بێ چیتان کردووە چی دەکەن وڵی من زۆر جارە لێ مامۆستا حەکیم خۆی پرگە لێمانی قوبوڵکە هەتا لە هەڵمەتی هەڵبژارنەکانیشە يعني من هم بۆ سوعبەت ئەڵەم ژێڕێ فەرقەکەین چونکە هەر لە خزمەتین عادەتەن ئینسان کە واجباتی زۆر بوو ئێمە واجباتمان هەیە واجباتی دەرس و دەورمان هەیە پەروەردەیمان هەیە هەم بۆ خۆمان مامۆستاین مەوعیزە و ئامۆژگاریمان هەیە قەبرستانمان هەیە لای نەخۆشمان هەیە هەمیشە لەم نەشاط و چالاکیانەیەین و هەر ئێمەش نا ئینسان ئینسافی هەبێ براکانیشم خوشک و براکانیشم ئەوەی کە وەک گوتم ڕێبواری ئەم ڕێین لەم مناسباتانەشا فعلەن ماندووترە بین من ئێستا ئینسان بە ئینسافەوە بیڵێ سواسی هەموو ئەو خەڵکی کوردستان و بەتایبەتی لە نێو چەمچەماڵ سەربازی ون زۆرن یعنی یەکێ لەو سەربازەونانە 3 ڕۆژە لە سەی سادقەوە بە خۆی و تەنکەرەکەی و لێرێ گەنجێکە ئامادەنە و ڕسمێک بگرێت 3 ڕۆژە لێرەیە ئامادە نەبوو بە زۆر وابزانام جەناب شاهید بووی بە زۆر ڕسمێکمان پێگرتووە ڕسم ناگرم بە خۆی و تەنکەرەکەی و باوکی ئەیوت بە هیچ شێوەیەک ئامادەنیم بیهێن و هەتا ئێوە پێویستان پێی بێت لەبەرەوە زۆرن لەو سەربازانە من ئەم بەیانی هەرکە لە خەو هەستام تەمەن شەو 12 و تقریباً 40 دقیقە بڕۆیشتمەوە بۆ ماڵەوە بەیانی هەستان بیرم لەوا کردەوە ئەمود ئەم بابەتی ڕایە بۆیە ئەم هەموو حەدیث و ئایەت و فەرمودێ لەسەرێتی زۆر قورسە ئینسان سنگ دەرپەڕێنێ و خۆی وا لێ بکاوانە بۆیە کار و کردەوەکان هەتا ئیخلاسی تیابێ هەتا بۆ خوابوونی تیابێ لای خوای پەروەردگار بەرەکەتی زۆرترە بێ ئەگەر ئەم ڕۆژنا ڕۆژێکی تر دێ ڕۆژێکی لەمە سامناکتر دێ ئێمە بێ پند و ئامۆژگاری لەم زریانە وەرگین لەم لافاوە وەرگین نەک خۆمان بکەین بە پاڵەوان بەڕاستی ئێمە هەرچی بکەین هیچمان نەکردووە یعنی خەڵکی هەولێر دێ خەڵکی دهۆک دێ خەڵک لە شارەکانی ترەوە دێ لە بەغداوە خەڵک پەیوەندی کردووە یعنی چییە من خەڵکی شارەکەی خۆم بەمەگە خزمەت کەم هیچ هەزایەتی نییە هەر مەجبوریشم من براکەی خۆم ماڵی ژەر ئاو کەوتووە ئەتوانم ماڵی خۆم دانیشم یعنی ئەوەشی کە
ئەو نەچۆتە ماڵیانەوە بەڕاستی ئەگەر ئیمان لە دڵیا بێ چونکە ئیمانی ڕەسەن لە ئینسان ناگەڕێ دانیشێ نابێ ئیسراحەتکە بەڕاستی من ئازایەتیمان نەکردووەکو خوشکبرانی خۆمان پێم وانە برایەکی ئێمە لە ماڵەکەی خۆی دانیشت بێت چونکە من بەواجب پێم وتووە وتومە واجبە چەندین جارە برایان لە گروپەکە وتومە لە ماڵەوە نەبن بە هیچ شێوەیەک بڕۆن یارمەتی خوشکبراکانتان دەن هەتا هەندێک جار برالی تووڕە بوو مەلەوانە کە حاجی سیروان بوو وتمەوە کاکە بۆ نایی وتی ماوەسە ماڵەکەی خۆم ئاوی تێچۆ کاکە وتم دەی باشە ئەوی ماڵی ئاوی تێچۆ ئەو هینەم کرد ئیسtisnایم کرد وتم ئەوی ماڵی تۆ چوو بێخەینا ئاوی چۆ بێتە ماڵەکە و بانەیە خەیناکە بەرحاڵ وەڵام من هەر کەسێک هەر ڕێکخراوێک هەر هاوڵاتیەک کە چاکەی ئەم چاکەی کردووە لەم شارە من سوپاسیەکەم من دەستی ماچەکەم بۆیە من ینی وەکو کۆمەڵی دادگەری بیر ناکەمەوە بەڕاستی ئێمە خۆمان بە خزمەتکاری خەڵک ئەزانین و سوپاسی هەموو ئەو خەڵکەشەکەم و ئەم بەرنامەیەش بەڕاستی من زۆر دەستخۆشیتان لێکەم پێم وایە ئەگەر ئەمەیان نەبێتە مبالەغە و مەدح بۆ ئێوە یەکێکە لەو بەرنامانەی کە کۆمەڵە خەڵکی جیاوازانی ناوە ئەم برایانە خەڵکی شارەزا پسپۆڕن من داواتان لەکەم و لە کەناڵەکانی تریش خەڵکی شارەزا پسپۆڕ بێنن بۆی کە لەوەیە من خەڵکە شارەزاکە نەبوو بێتم لە ناویانە ئەگەر ناو مامۆستا ئەحمەد ئەم برایە ماوەساوریە هەشتی زۆر جوانی وت ماوەسا دڵشاد لە ڕووی ئاینیەوە کاک عەلی لە ڕووی تەمەن و ئەزمونەوە یعنی خەڵکی شارەزا بێنن با قسە لەسەر شاری چەمچەماڵ بکە هەم بۆ حکومەت چاکە هەم بۆ شارەکە چاکە و ینی حەدەسەکە وەکو خۆی نیشاندا نە گەورەتری کا لە حەجمی خۆی و نا بچووکتر لە حەجمی خۆی نیشانیدا بۆی چونکە بچووکتریشی کەیتەوە هاوڵاتیان زەرمەند دەبن گەورەتریشی کەی بەڕاستی ئەویشە خراپە بۆیە وەکو خۆی نیشانیدەی من سوپاسانەکەم بەڵێ باشترین شت چێ بکرێ ئێستا بۆ خەڵکی چەمچەماڵ وەڵڵا باشترین شت خزمەتە لە ئێستاە بە تایبەتی هەتا ئێستا هەندێ ماڵ پاک نەبووەوە یعنی من بەیانی کە هاتم خێزانم وتی قۆندەرەکەتر قوڕاوی وتم 5 دقەیتر پاکەی سا بێت قڕ پلەی گەڕێ مشکیلانێ بار قوڕاوی بێ ینی خزمەتکردنە بەڕاستی بە تایبەتیش لە ڕووی داراییەوە چونکە الحەمدوللا ئێستا کەرەسە شتەکان هەن خەڵکێکە گەربووی ئاسانترە گاتە ئەوێ ئێستا من تاکو بەڕاستی ئەبێ سیارێک بگرم و دۆشک بەرم و بەتانی بەرموانە پارەکە بێ ئاسانترە بۆی ئەگەر هاوکارێکە پار بێ باشترە وەڵی ئاسانترە تۆ مەبلەغێک پارەیە دەیتێ ئاسانترە گاتە ئەو ماڵە و پێداویستەکانی خۆی پێجێبەجێەکە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا ئەحمەد بینەوە خزمەت بەڕێزت سەبارەت بەوەی کە چی گرینگە بکرێەوە سەبارەت بەو بڕیارش کە سوودانی دابوو بۆ قەرەبووکردنەوە دەبێت پەلەی لێ بکرێ یاخو لە سەراسی هەرێمیش دەبێت پەلە بکرێ و تا چەند گرینگە بودجێکی تایبەتشی بۆ دابنرێت کە ئێرە بەڕێزوتت حەقیەوەیە پترۆدۆلاری هەبێت تایبەتمەندی پێ بدرێت ینی هەرێم ملزەمە هەرێم واجبە لەسەری هەرێم لە بەرامبەر بەرپرسیارەتیەکایە کە بە هیچ شێوەیە ناتوانێت خۆی لەو بەرپرسیارەتیە بدزێتەوە بەڵام من لێرەوە لە ڕێگەیم کەناڵە بەڕێزەی ئێوە داواکەم ئەو خلافاتانەی کە هەمانە هێزە سیاسیەکان با بۆ چەمچەماڵ پەرلەمانتارەکانمان یەک تیم دروستین بەگەیشتنمان بۆ بەغاوستیان خواردنمان بوون بە پەرلەمانتار بوون بە نوێنەری خەڵک با تیمێک دروستکەین ئەگەر با بڵێن لە بەردەم دەرگای سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئێستا هێشتا هەڵ نەبژێراوەتەوە داکۆکی تەواو بکەین لەوەی کەوا بە زووترین کات ئەو پارەیەکەوە لە تەواریە یا هەر پارەیەکتر و هەر موەسسەیەکی عراقی مەرج نییە کە تەنها ئەوە بێ مەسەن بانکی مەرکەزی ڕەنگە بتوانێ موەسساتی تری بانکی ڕەنگە هەندێک لەوانیان ڕەنگە هەندێک سەرمایه‌داری عراق بتوان هاوکاری ئەم شار بکەن بۆیە لە ئێستەوە دەست پێشخەریەوە کەمکەوە ئەو پەرلەمانتارانە یا ئەو نوێنەرانی کە ئێستا دەرچوون و نەبوون بە پەرلەمانتار لە دوای سوێن خواردنەوە تیمێک دروستکەین بۆ ئەوەی ئەو تیمە بە بەردەوامی یەکەم شوێنمان چەمچەماڵ بێکە بە فریایە چونکە ئێمە هەموو نوێنەرەکان دەنگی چەمچەماڵمان بەدەستێناوە قەرزاری ئەم شارەین قەرزاری خەڵکی ئەم شارەی بۆیە بێ وەکو ئەوان ئێمەیان کرد بە نوێنەری خۆیان ئێمەش لە ئاسیا و نوێنەرایەتیا بێ بەزۆکو بودجەیەکی تایبەت حەق نییە حسابیەوە بکرێ داناغاز لێرێ بڵێن بودجەی وەکو خێڵ مامەڵەیەکە وەکو ڕێز 10 مامەڵەیەکە ئێستا ڕێز 10ەکەی ئەو لاتوانێ بودجەیەکی بۆ تایبەت بۆ تەرخان بکە و قەڵەوی ئەو زیان لێکەوتوانە بکاتەوە چونکە لە 2013 قانونی بودجەیان نەبووە و لە حکوومەت ناچن بەڵام حکوومەتی عراقی لە بەرەوەی قەناعەتمان نییە بودجەی 2026 هەبێ بۆیە بێ اعتمادکەینە سەر بودجەی 2025 و بتوانانی کۆمەڵی مؤسسات هەیە کە بە حکمی و علاقاتە پێشوەی کە هەمانە من ئامادەم
لەگەڵ ئەو هێزدار سیاسی کە گەورەترین خلافم هەیە ئامادەم تیمێکیان لەگەڵ دروستکەم بۆ خاتری چەمچەماڵ و چەمچەماڵەکان و شۆڕش و تەکیە. بەڵێ لە سەراسی کوردستان بۆ پترۆ دۆلارەکە نابێ بۆیان بگەڕێننەوە ئەوە حکوومەتی هەرێم ئەبێ ئەوە بکە بە تایبەتی کە ئێستا لە بەغدایە مەسەلەی پترۆ دۆلارەکە مادەم نەوت ڕادەسەکرێ ئەو پترۆ دۆلارە ئەبێ پشکی چەمچەماڵی تیابێ و ئەبێ ئەو غازەی چەمچەماڵ کە غازی ئێرەیە و پێویستە پشکی خەڵکی چەمچەماڵ لەو غازە دابین کرێ ئەو مەسئولیەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە حاکمی ئەم دەڤرێ بۆیە مەسئولیەتی یەکەمەکەوێتە سەرشانی ئەو کابێ ئەم شارە لەبیر نەکات چونکە دەنگەکانی ئەو چۆن دەنگەکانی من هی خەڵکی ئەم شارەیە بەشێکی زۆری دەنگەکانی ئەوش بەشێکی زۆری ئەم شارەیە بۆیە بێ هەمومان لە ئاسیا و بەرپرسیارەتیان. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا سیروان سەبارەت بە ئێستا بە تا پارتیۆکێتی میلملانەیشیان هەیە لەسەر ئەم کارە سەدەی کە لە چەمچەماڵ ڕوویدا بۆچی لە بریەوەی کە بێن هەردوو لایەن کە داهاتیان هەیە دەسەڵاتیان هەیە قەرەب بووکەنەوە ململانێکی حزبی لەسەر ئەو کارە سات و لافاوە دەکەن. بەڵێ بەداخێکی زۆرەوە ئەیبینین لە کەناڵەکانێنەوە ئەیبینین ینی ململانێکی زۆر ناشەریفانە هەیە خەڵکی ئەم شارەیە وەکو ناوچێکی کارە ساتبار لە بری خزمەتکردن لە بری دانیشتن لە مەجلیسێکی ئاهواییە بەداخەوە لە ئێستا لە خەریکی شەڕێکی لابەنان لەگەڵ یەکتریا و ئەمە بەڕاستی ئەو نێتر ئازاری دەرونی خەڵکەی ترێدا چکە لە هەموو وڵاتێکی پێشکەوتووە کاتێکە کارەساتی ڕووەدات پێش گەیانی خزمەتگوزاری لایەنی سەرەکی حکوومەت هەڵەسێ بە پێشکردنی دامی نەفسی ینی هێمنکردن و چۆن بڵێ هێورکردنەوەی خەڵکەکە بەداخەوە لا ئێمە لە هەنێک کەناڵ و ئەیبینی ڕێک وەکو وایە بەنزیم کاتەبان ئاگرەکەیە ئەوەڵێ بودجەکەی من کەمە ئەوەڵێ بودجەکەی من زۆرە ئەوەڵێ خەتایەوە ئێستا ئەم شەڕە ئەکرێ ئێمە هەڵیگرین بۆ دوای ئەوەی کەوا ئێمە هەموو لایەکمان بتوانین خزمەتێکی شارەکەی خۆمان بکەین ئەم بەڕێزانی کە لێرانن و لایەنی حکومی بە دەرەجەی یەکەم ئیعتیمادی سەرەکی تەنها لەسەر لایەنە خێرخوازیەکان نەبێ ئەو کۆمیسیۆنی کە دروستکراوە ئێمە لە ڕۆژ یەکەمەوە سەردانمان کردوون پەیوەندیمان هەیە لەگەڵ یانان ئەم وەکو ڕێکخراوە خێرخوازیەکان پێشتر ئینسان حڕ بۆی هەر جۆرە کارەکە ئێستا وای لێ هاتوو ئەو کەسانی کە زەرمەندن یان زیانمەندی سەرەکین ئەبێ لە ڕێگەی مختارەکان و ناونووس بکرێن ئومێد دەکەین کە وەکو بەڕێزان ئاماژیان پێکرد ئەو ناوانە ناوێکی دقیق بن بالفعل خەڵکی مستحق بن و خەڵکانێک نەبن دوو جار و سێ جارێک سوودمەند بن و خەڵکی شە بێ کە زیانێکی زۆری بەرکەوتو بێ و بەڕاستی هیچ شتێک بەری نەکەوێت چونکە ئەمەش بەڕاستی ئەگەر ئیدارەدانێکی جوان نەبێ دیسانە بێتەوە لەکەیەکی ڕەش بە ناوچوانی دەسەڵاتەوە چونکە باس کرا لێرانە ئێمە وەکو هەیکێل ئێمە شتێکمان هەیە ناوی حکوومەتان بەڵام لە ناوەڕۆکە کە کارەساتێک ڕۆدا ئەبینین ماهێتەکەی بەتاڵە بەڕاستی لە قەیرانێکی ئاوایە دەرەکەوێت یعنی ئێستا من لە گەڕێکێکام ئەوە بۆ مدەی دڕۆژەبی ئامان بۆ بەرنەدراوەوە باشە کە تۆگەل لە گەڕێکێکا بێم شارەکەت 15,000 ماڵی تابێ هەچی ماڵێکە قوڕوچینی تێچ بێ مەفروض تا تو ئەم هەفتەیە هەر ئەو بۆ خەڵکردەوەی ماڵەکەی خۆی باگواتەوە بەڕاستی لەبەرەوە کاتی تێپەڕاندنی ئەم قەیرانەیە کاتیوەیە کە هەمووان دەست لە ناو دەست خزمەتی شارەکە بکەین بە تایبەتی ئەو شوێنانی کە زیانی زۆریان بەرکەوتووە لە شۆڕش لە چەمچەماڵ لە تەکیە لە گوندەکان کاتی ململانەی حیزبی ئەشەیە مەستا بانگەشی هەڵبژاردنێ بەڕاستی ئەبێ قۆناغە تێپەڕین بەڕاستی بەس مامۆستا سیروان دەبێ هەمویان بۆ منە زیانەکان هەموو بەوردی دیاری دەکرێت ماڵە دوکانە ئۆتۆمبیلە جوتیارە بۆ منە حوزی ماسیە دەبێ هەموو تحلیل بکرێوە بێ لایانی پەیوەندیدار ئەو کۆمیسیۆنی کەوا دروست کراوە پێم وایە نوێنەر هەن لێرانە ئێستا ئەبێ یەکەم جا ماڵی هاوڵاتیەکە دوای ئەوانی کە زەرمەندی ئۆتۆمبیل و ئەوانە بوون دوای مارکێت و ئەو شوێنانی کە شوێنی بازرگانین پاشان زەوی کشت و کاڵەکان پاشان ئەوانی کە حوزی ماسین بڵێ ئەبێ پۆلەن بەندێ بکرێ ئومێد دەکەین کە زۆرتیا دقیق بن و ماکیش کەسێک نەفۆت بەس لێرە جگە لە چەمچەماڵ شۆڕش و تەکێش هەموو ناوچەکانیشی گرتوتەوە ئەوەی کە لە چەمچەماڵە لەسەر ئاسی قەزایە مرکزی قەزا ئەوەی شۆڕ لەسەر هی ناحێ ئەوەی تەکێ بە هەمان شێوە لەگەڵ ناحێەکانیشی گرتوتەوە بەڵێ بێگومانە بێ لە دەوری بێ بەڵێ سوپاس دەکەم مامۆستا بارام ئەگەر سوپاس دەکەم وەکو ئەرکی بەرپرسانی ئەم شارەی سەیز بەرپرسارەتێکیان هەڵگرتووە وەکو یەکەی ئیدارەکان دوای ئەم ڕووداوە کە ئێستا باسیەوە دەکەن ئامێریان کەمە بودجەیان نییە وەکو پێویست ئاورانێنە دراوەوە ئەرکی خۆیان چی بووە چەند ساڵەوەیان بۆ خەڵک بەیان کردووە کە ئەم شاراوە پەراویست خراوە لەسەرەوە بودجیان بۆ دابین ناکرێ و ئامێریان بۆ دابین ناکرێت وڵایی ئێستا دەردەدڵێکی زۆرەکەن بەڵام من پێم وایە
ئێمە لە ئێستا باشتر وایە لە سەرۆکن بۆ لەمە دوچی بکرێ هەم وەکو دو قسە لە بەرنمەکەیە هەم وەکو پێشنیارێکیش بۆ ئێمە بەردەوام گلەی و گازندەکان زۆرن ئێستا ئەمای کەم کەناڵی بەڕێستان ببەرە بەردەم هەر هاوڵاتیەک هەمووی شتەکان باس دەکات یان ێزانی گرفتەکان چێ من وەکو خۆم دوو پێشنیار بە گونجاوەزانم بۆ چەمچەماڵ یەکێک لەوانە لەم سنوورەیە ژمارێکی زۆر کارگەی زۆر گەورە ئەکرێت لە ئەو زەریبەی کە ساڵانە حکوومەتە و باجەی لیان وەرەگرێت سنووقێک دروست بکات بۆ چەمچەماڵ بڕارێک بدرێ بۆ نەسەتادەی ئەو باجە بچێتە سەر ئەو ژمارە بانقییان ئەو حیسابەی کە ئەو سندوقی دروست دەکرێت بۆ خزمەتی چەمچەماڵ سرف بکرێت ئەمە یەکێکە پێم وایە تا ڕادەیە دەتوانێت گرفتی فەرمانگەکان و پرۆژە خزمەت گوزاریەکان چارەسەر بکە و ئەمە بڕیارێکی ئاسانە گەر سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی ئەتوانن جێبەجێکەنەوە بۆ ئەوان ئەوەشی تێناچێت بڵێ پارێک سەرفکەن خاڵی دووەم من لێرە پێشنیارەکەم هیوادارم پێشنیارەکەش بگە لە وەزارەتی شارەوانی وەزارەتی کارەبا لانی کەم ئەگەر بۆ چەند مانگی دواتریان ئەوە ڕابردوش نەبێ لانی کەم بۆ ئەم مانگی دوانگزەوە بۆ مانگی یەک بەو دۆخەیاتۆتە پێشەوە لێ خۆشببوونێک بکرێ بۆ تەواوی خەڵکی سنووری چەمچەماڵ بۆ پارەی ئاو و کارەبا چونکەەوە خۆیان ئەو دۆخە ئەبینن بەسەریا هاتووە هیچ نەبێ خۆتوان وەزیری کارەبا کە تا ئێستا نەهاتووە بۆ ئێرە سەردانی چەمچەماڵ بکە بڕارێک بدا وەکو لێ خۆشببوونێک کە هاوڵاتیانی چەمچەماڵ لە پارەی کارەبای ئەم مانگە ببەخشرێن بەهۆی ئەو دۆخەی هاتوۆتە پێشەوە و ئەکرێ بۆ هەر یەکێکی تر لە وەزارەتەکان بۆ نەوەزیری کشت و کاڵ بۆ ئەگەر قەرزی جوتیارانی دابێت چکە جوتیارەکان تووشی گرفت بوون وە لە هەر وەزارەتێکی ترا بە جۆرەی ئەوە هەبێت هیوادارم پەیامەکەیمە بە ئاراستەیەکی حیزبیان نەڕوات مەبەستمان حکوومەت بەگشتە سەرۆکی حکوومەت سەردانێکی چەمچەماڵ بکات بەڵام بەدەستێکی پڕەوە بڕا لە کۆمەڵێک پرۆژە بدات وە کۆمەڵێک کەم و کوڕی و خزمەت گوزاری کە بۆ فەرمانگەکان پێویستن دابینی بکات و لە سەروی هەمویانەوە پرۆژەی ئاوی چەمچەماڵە بەڵێن بدەن بە هاوڵاتیانی چەمچەماڵ کە چیتر ئەم پرۆژەیە نەوەستێک بودجەی تایبەتی بۆ تەرخان کرێ وەکوترێک کە ماوەی ساڵێکی تقریبان ڕۆیشتووە ئەو ماوەی ماوەتەوە تا کۆتایی مانگی هەشت واتە هاوینی ساڵی داهاتوو ئەو پرۆژەی تەواو کرێت کەوەیەکە لە گرفتە هەرە سەرکیەکانی دانیشتوان وەکو بەڕێزانیش باسان کرد ئێمە ئێستا لەم زستانەیە کێشەی ئەومانەیە کاوەیەکە لە چارە سەرکیەکان بودجەکەشی وەکو باسیەکەن 139 میلیارد دینار پێم وایە پارێکی ئەوە زۆر نییە گەر حکوومەت بتوانێت بودجەکەی بۆ دابین کات تا ئەو پرۆژەی جێبەجێکرێت سپاس دەکەم کاکبارە سپاس کاک وریا بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە داهاتیم ناوچەیە زیاتر هەر بۆ سەرەوە دەڕوایکی لێرە خەرج ناکرێتەوە ئەو کۆمپانیانەی کە لێرە هەنیز پرۆژێک ئەنجام دەن وەکو داناغازە کۆمپانیای دیکەیە بڵێ ئەوایە ئەگەر تۆ ئەوم لێ پرسە بڵێ ئەگەر تۆ حکوومەت بوویتە چی دەکرد دوایەم کارە ڕۆژی سێشەمە لافاوەکە بوو بەس بڕیارێ بدرایە بوو لە ڕۆژی چوارشەمەی دواترەوە تا سێشەمە بۆ ماوەی هەفتەیە حەوت ڕۆژ داهاتی ڕۆژانەی نزیکەی 25,000 بەرمیل کۆندێنسەید نەفتای کۆرمۆر کە ئەفرۆشتریە ناگەڕێتەوە بۆ حکوومەت یعنی ئەوە ئێستا یەکێک لەو کۆمپانیانە ئەیفرۆشیە کە ئەمڕۆ شتێک پارەی وەکو خێر تەرخان کۆمپانیا حزبیە بەڵێ گەر کار کۆمپانیایەک یەکێ لەم دوو حزبە پشتیوانی نەبن ناتوانێت لە کەرتینەوە تا ئیشکا کۆمپانیای خەڵکی ئاسایی ناتوانێت لە بازاڕیشا ئیشکا نەک لە کەرتینەوت هەموو ڕۆژێ نزیکەی ئەگەر بەرمیلێک نەفتا بە $50 حساب بکەین لە خوار نرخی نەوتەوە هەموو ڕۆژێ بای $1,000,000 نەفتا ئەفرۆشێت بای نزیکەی $1,000,000 غازی LPG ئەو غازەی کە ماڵان بەکاری ئێنن لە کفری و کەلارەوە هەتاک و دهۆک و زاخۆ غازی چەمچەماڵە داهاتی ڕۆژانەی ئەو دوانە نزیکەی $2,000,000 لە هەفتەیەکای کردە نزیکەی 14-15 میلیۆن دلار نزیکەی سەروی 20 میلیارد دینارەکە ڕەنگە پێویستمان بە کۆمەک نەبایە بۆ یەک هەفتە ناڵێم بۆ ساڵەکە بۆ یەک هەفتەیە لێرە جگەلەوە چەمچەماڵ قەزایەکە لە نێوان پارێزگای سلێمانی و کەرکووکە بەڵام ئێستا حکوومەتی هەرێم نەک حکوومەتی هەرێم کۆمەڵی مواسسەی حزبی لە دەرەوەی دەسڵاتی هەرێم ئەوانەی ممارەسەی ئیشی حکوومەتەکەن کە حکوومەت نین ئێریان وەکو مەرزی وەک دەواازەی نێودەوڵەتی والێ کردو ئێستا لە بازگەی بانی مەقان چەند کۆمپانیایەکی جیاواز هەن تەنانەت جاری وا هەیە هاوڵاتیەک 10 ماستێنەیە بێ باج بدات کۆمپانیای نازام یەکێ بەناوی خزمەت گوزاریەکە بەناوی پشکنی نێوتەوەیکە بەناوی کەرنتینەی کشت و کاڵیوێکە بەناوی ئیداری گشتیوێکە بەناوی سەرانە وەرگرتنەوە ئیتر جۆرێکە لە سەرانی ڕێکخراو لە ژێر ناوی کۆمپانیایە ئەوەشی هەیە کە حکوومەت بۆ کەم تەرخەم بووە بەڕاستی من هەموو جار لەم ئەمانە حکوومەت نین ئەمانە کۆمەڵی خەڵکن هاتوونە ممارەسەی ئیشی حکوومەتەکەن بەخراپی کێشەی کەمی ئالیات نییە لە سنووری زۆنەکەی یەکێتیە لە کۆی و قەڵاتزیە و ڕانیەوە هەتاگاتە کفری و کەلار دوو مرکزی پارێزگاهان سلێمانی و هەڵەبجە نزیکەی 17 قەزا هەن نزیکەی 50 ناحیە هەیە ئەگەر
هەموو قەزایەک هەموو ناحەیەک شارەوانی هەیە بەڕێوەبەرایەتی بڵێن ئاگرکوژێنەوەی هەیە ئاوادانکردنەوەی هەیە سانتەری قەزاکان ئەگەر هەر یەکێ لەوانە یەکی شۆفڵێک یا تەنکەرێکیان بناردایە نزیکەی هەفتا بۆ نەنێدراوە یان بەرپرسانی ئێرە داوایان نەکرد کێشیانەیە مثلەن لە بەرپرسێکە پرسیڵێ من یەک شۆفڵمێ من چیمێ خۆتەوە خۆ هەموو یەک حکومەتە ئەتوانرا ئێواری سێشەمە جەگری سەرۆکی حکومەت کە خۆی هاتە ئێرە بۆ ڕۆژی دواتر بڕیارێکی بدابیتە هەر شارەوانیەک لە سنووری زۆنی سەوزا یەک ئالەت بنێرێ بۆ چەمچەماڵ لێرە لە دەوروبەری چەمچەماڵ ئێمە ئەوەی هەمان بێ لەم دەوروبەرە فەوجولیوای سەربازیە دوو بارگای فیرقە و فیرقە تازانی دروستەکەن دوو بارگەیەکیان لە ناحیەی تەکەیەکیان لە ناحیەی سەنگاوە ئەمانە هەمویان ئالەتی سەربازیان یانی ئالەتی شۆفڵیانەیە حەفارەیانەیە تەنکەریانەیە ئەمانە منەتی کەسیتیانە تا مەسەلەن بۆ مامۆستا جەزاوتی بۆ هاوڵاتیەکی سادە لە سەی سادقەوە کە من زۆر سوپاسی یەکەم سوپاسی خەڵکی شارەکە یەکەم کە زۆر بە تەنگی چەمچەماڵەوە بوونە لەم ڕووداوەیە بۆ ئەو ئەتوانێت بگاتە چەمچەماڵ کە هاوڵاتیە بۆ حکومت ناتوانێت ئیعازێ بداتە ئەم هەموو فەوجولیوا و شارەوانیە ئەم هەموو دایری ئاوادانکردنەوە کە هی خۆیەتی ئالەتی حکومەتن ئەوانی یەکە سەربازەکان وانی حکومەتیش نزیکەی 200 ئالەت یەکرد ئەم شارە بە دوو ڕۆژ پاکەوکرا تو ئەزانی ئێستا ئەمڕۆ 5 ڕۆژە لافاوەکە ڕووی داوە شوێن وایە قڕ و خۆڵ و خاشاکەی و خۆی وایە ئەمەی کە ئەوترێ کۆمپانیای فلان دوو ئالەت و ئەمانیانی بەداخەوە جۆرێک واب چەمچەماڵ پیشاندراوە چەمچەماڵ سەرچاوی کارەبای تەنها هەرێمی کوردستان نییە پارێزگای کەرکوک پارێزگای نێنەوە پارێزگای سەلاحەدین پارێزگای دیالە ڕۆژانە نزیکەی 1000 بۆ 1500 مێگاوات کارەبا لە ڕێی چەند کۆمپانیایەکی حزبی و تێگەڵی حزبیەوە پیانە فرۆشیە کارەباکە سەرچاوەکەی غازی چەمچەماڵەوە هەنێکشی سەرچاوەکەی ئەم وێزگی کارەبای چەمچەماڵەیە سەرچاوی غازی ماڵانی هەموو کوردستانە سەرچاوی ئەو نەفتایە بنزینی پێدروستەکە بنزینی نۆرمال ئەگە دوو ڕۆژ بووە سێنرێ نرخی بنزین لە هەموو کوردستانە بەرزە بێتەوە بەڵام چەمچەماڵ چۆن وێ ناکراوە وەکو ناوچەیەکی فەقیرگانی ئێستا خوبات تاالبانی مەسرور بارزانانی ئەرکیان چێت چووکە خوبات تاالبانیات هیچ بڕیارێکی نەدا مەسرور بارزانانی بێدەنگە بە کورتی بێ وڵای نازام ئەرکیان چیە من لەم چەند ڕۆژانەیە لەسەر پترۆ دۆلار نووسراوێکی کاقوبات تاالبانیم بینیوە باشە نردوێتی بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان پرسیاری پترۆ دۆلارەکە ئەو ئێستا جێگری سەرۆک حکومەت نییە بەواقع سەرۆک حکومەتی ئەم زۆنەیە داناغازیش کۆمپانیایەکە لە ژێر دەستی زۆنەکەی خۆیەتی ئەو وەک منی هاوڵاتی پرسیارەکە منیش هەمان پرسیارمێ ئەویش هەمان پرسیارەیە جاری وایە من پێشنیارەکەم ئەویش پێشنیارەکە ئیتر وڵای فەرقی من و ئەوەیە ئەو پێڵێن جێگری سەرۆک حکومەت من پێمەڵێن هاوڵاتی نازانم ئەرکیان چییە بەڵێ سپاس دەکەم کاگورە مامۆستا دڵشاد بە کورتی گەر شتێکت ماوێت چی بکرێ ئەرکی حکومەت و هاوڵاتی چی بکە سپاس دەکەم لایەکی ڕوخسەتم دەی چکە جەماعەت بەگشتی قسەمانە سەر ڕۆڵی حکومەت زۆر کرد حەزم کرد قسەی لە دەروی ڕۆڵی حکومەت بکەم فەرموو بە کورتی بێ سپاس دەکەم بەڵێ ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیەکم قسەیەکمان گێڕایەوە لەیاتە ساڵی 2000 ئەدوت بە زۆر دوعا بکەین خوابمان کا بە ئەداتی قەدەری خێری بەڵێ خوشک و براکانمان لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە تەمەن پێشتریش لە کاریترە هەروە بوون بەس خوازانێ سوبحانەهو تەعالە لە شۆڕشا چیان کردووە چی خزمە گوزاریان پێشکەش کردە بۆیە لەو ڕوانگەوە سوپاسی بێپایانی هەر کەسێکم کە هاوکارمان بوون دەستباریان گرتوین خۆی پرگار لیان قبولکە و نیشانەی سادقێتیان هەبوو لە ئیدیعاکانیانە ئەوی بانگەشیان بۆ کردو پیشانیان داوە بە کردار وەیە مەمنونی هەر کەسێکین کە دەستباری لەگەڵا گرتوین دەستی مناڵێکی ناحێی شۆڕشیان گرتووە هاوکاریەکیان پێشکەش کردووە پشتیوانەیەکیان کردووە زۆر سوپاسیانەکەین پێم خۆش بوو نمونەیەکی زۆر تایبەتت بۆ بگێڕمەوە لەو کەسانی کە پشتیوانەیان کردین لەم دۆخەیە کەسێک هاتبوو هاوکاریکی زۆری هێنابوو پێشکەشی بۆ خەڵکە هەژاری شۆڕشی کردبوو بەڵام خۆی یەکێ بوو لەو کەسانی لەم لافاوەیە زیانێکی زۆری کردبوو خۆی یەکەی بوو لەو کەسان بەڵێ ئەوە پیشانی ئەوەی داین کە ئینسان لە کاتی امتحانەکانە دەرەکەوێ چەندە مەزنە و دەرەکەوێ چەند بچووکە سوپاس دەکەین مامۆستا سوپاس کاگا سوودەکە شتێکت ما بێ بە کورتی سوپاس دەکەم چی بکرێ بۆ دووبارە نەبوونەوەی لافاو سوپاس دەکەم بۆی دووبارە نەبوونەوەی ئەم کارەساتە و ڕێگریکردن لەم کارەسادانە پێویستە لایەنی پەیوەندیدار ینی بە دۆداچوونێکی ورد بک بۆ ئەم کێشەکە ڕووی داوە ئەویش بە کۆمەڵێ فاکتەر و کۆمەڵێک هۆکارکەوە بیگرێتە بەر بۆی کەم کارەساتە دووبارە نەبێتەوە لە ڕووی ئەندازیاریەوە ینی ڕاوێژ بە کۆمەڵێکی کەسی شارەزا بکە لەو بوارەیە ینی زۆر ئاسایی ینی کۆمپانیایەکی دەروی هەرێم بێ لە ناو هەرێم بێ کۆمەڵە خەڵکی شارەزا لەو بوارێ گفتوگویان بکات و چارەسەرێم گرفتە بکات لە ڕووی ئەندازیارەوە زۆر سپاس دەکەم
کاک معروف بڵێ وەڵام من ئەمێ بەدەر لە بابەتەکە ئەو بڵین بابەتە ژینگەیەکە یەک شتێک بڵێم ئەم ڕووداوە زۆر شتی جوانی بۆ ئێمە هێنایە پێشێکێک لەوانە یەک ریزی نێوماڵی خۆمان و هاونیشتیمانیان بەگشتی ئەمڕۆ یەکێک لەو برابەڕێزانی ڕۆژهەڵاتی کوردستان کە کاری ژینگە پارێزیەکەن نامەیەکی بۆ نردوم نامەیەکی سەوتی ئەڵەیە چی بە ئێماکرێت لە شاری مەریوانەوە بتوانین بچووکترین خزمەتی قەزای چەمچەماڵ بکەین من دەڵێم هاوڵاتیەکی بەڕێز لە بەشێکی تری بەشەکانی کوردستانی ئازیز ئامادەی تیابێ ئەڵێ ئێمە دەین لە پێنجوێنەوە خەڵک تەلەفۆنی بۆم کردو بەڵام پێم سەیرە لەم شارەیە چەندین وەزارەت لایەنە پەیوەندیدارەکان تەنانەت فەرمانگەکەی خۆیان وێران بووە وەزیرێک ئامادە نییە بێ سەردانی فەرمانگەکەی خۆی بکەم یەک وەزیرێک وابزان وەزیری پەروەردە هاتووە ئەگەر نا وەزارەتەکانی تر بەقەدەر هاوڵاتیەک ئامادە نییە کە بێ سەردانی کارمەندەکانی خۆی کە هەمویان غەرقی بڵین کارە ساتەکە بووە سپاسکە مامۆستاگەر جەناوی شتێک وەڵاهی من لەم کەناڵی بەڕێستانە داواکەم وەکو چۆن کەوا کۆمەک و هاوکاری گردەکرێتەوە کەمپینێکیش بووە تەنکەری ئاو بۆ ئەم گەڕەکانە بەڕاستی کارەساتە نییە دەستنوێژی پێ بگرێت وەکو مامۆستا دڵشادی جەنابی فەرمووی 14 ڕۆژ 13 ڕۆژە لای ئێمە ئاو ناتۆ لە گەڕەکی ئاسوودە خۆم تەنکەرێکم کردەوە 15000 مەبەسمەوە نیە مەبلغ لە چەمچەماڵی شار ئاو نیە داواکارم لەو کەسانی کەوا تەنکەریانێ لە دەرەوە شاری چەمچەماڵ بە زووترین کات کەمپینی ڕابگەێنن کەوا ئاوەکان بگەێنمەم خەڵکە وەشتێتریش ئەو ئاوی گۆبتەوەی کە باس کرا قەناعەتی خۆم وایە وەکو کابرا وتیان وتێتی تکاتا لێم خزمەتی چەمچەماڵ مەکەن ئەو خەزانێ ئاوە ئەبێتە مەزارێک کەوا خەڵکی بڕا بە دەوریا تەواو بکە و ببێتە مای کوفر و شرک بۆ خەڵک ناگێتە ئێرە دەستخۆشتانەکەم سەرگەریگە جەنابی شتێکت مابێ وەکو وەڵاهی قوربان دەستخۆشیتان لێکەم ئەمساڵتان زۆر بێ من پارەکە زۆر بە باشە زانم کە بدرێتە دەستیان خۆی ئەزانێکی پێویستە هەیە دوکانی زەرەری لێکەوتووە هەیە سیارەکەی کەس نییە میلیۆنێکی باتێ بە قەرز پارەکە گەلێ بە باشترە زانم لە ناوچەکان کە کۆ دەکرێتەوە پارە باشترە و باوەکو سەرفترەکەی لێنێ بڵێ وەڵا بە برنج دەریکە و ئەو بڵێ وەڵا بە پارەکە با بە ئەو بەرک و برنجێتر بخوا سپاسان دەکەم سپاسی ئامادەبوونتان دەکەم دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ ئەمسالتان زۆر بێ زۆر سپاسی هەموو لایەکتان دەکەین مادومانکردن بەو سەرمایە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم بەخوای گەورەتان دەسپێرین